بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی پەیام سڵاوی خواتان لێبێت لە 27 شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان لە شەوانی پیرۆزی قەدر لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە میهری ڕەمەزانەوە لەگەڵتان نابین تاعات و عیبادەتتان قبول بێت مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە ئەم شەویش کۆمەڵەیەک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون. دەستخۆش کاکشە بەناوی خوای بەز و بێهاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز درود و ڕەحمەتی خوا لە پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم. خۆشحاڵین جارێکی دیکە هاتینەوە خزمەتان لە بەرنامەیەکی نوێی میهری ڕەمەزان. میوێدەوارین کە دوعا و پرسشووی ئەم شەومان خوای گەورە لێمان قبول بکات و ئەم شەوشەیەکی زۆر گرنگە کە چەندین فەرموودە و چەندین ئاەت و چەندین بەڵگەی لەسەرەکە ئەم شەوە شەوێکی پیرۆزە و ئومێدەوارین کە ئینشاءڵڵا ئەم شەوە شەوی قەدر بێت و خوای گەورە بە نسیبی هەموو لایەکمان بکات. ڕۆژێکیان هەواڵێگاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من لە شەوانی ڕەمەزاندا ناتوانم هەمووی دابنیشم و عیبادەت بکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو دەتوانیت لە دەشەی کۆتاییدا دابنیشی. ئەویش فەرمووی من بە ڕۆژا کار دەکەم و ناتوانم لە دەشەوەکەش دابنیشم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو دەتوانی لە شەوی 25 و 27 و 29 دابنیشیت و لەو شەوانەدا عیبادەت بکەین. هەر هەواڵەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەرەوە بوو کە وتی توانای ئەوەشم نییە دەمەوێت تەنها یەک شەوم پێ بڵێ کە من بتوانم پرستش و عیبادەتی تێدا ئەنجام بدەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو شەوی 27 لە یاد مەکە لەو شەوەدا دابنیشەوە عیبادەتی و پرستشی خۆ ئەنجام بدە. لەبەرەوە ئەم شەوە شەوێکی گرنگە کە زۆرێک لە زانایان و زۆرێک لە مفەسیران باز لەوە دەکەن کە ئەم شەوە شەوی قەدر بێت ئینشاءڵڵا. ئازان لەم شەوەدا کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە دوعا و پاڕانەوەی شەوی قەدر دەکەین. دەزانین کە خوای گەورە بەخشندەترینە و خوای گەورە لێبوردەترینە کە لێمان خۆش بێت و پێمان ببەخشێت. بۆیە لەم شەوانەدا و لە هەموو شەوەیەکی دیکەدا گرنگە کە دوعا و پاڕانەوە تەنها لە خوای گەورە بکەین. وەروە لە بابەتێکی دیکەی بەرنامەکەمان باز لە بەرەکەتی قورئان لە شەوی قەدر دەکەین کە لە هەولێرەوە هاوکارمان عیمران ئەمیر پێمان پێشکەش دەکات لە بەرنامەی میهری ڕەمەزاندا. بەڵێ ئەیزان لەگەڵەوەشدا لەگەڵ هاوکارانمان لە شار و شارۆچکەکان لە مزگەوتەکان لەگەڵ ڕووماڵی پامێران لەگەڵتان نابین ئەو دانیشتنانە و شەوانی قەدر لە شار و شارۆچکەکان لەگەڵ ئێوە دەگوازینەوە و کۆمەڵێک بڕگە و بابەتی تریشمان بۆ ئامادە کردوون وەک تەواوی بەرنامەکانی تریش بە پڕگەی پرسیار و وەڵام دەست پێەکەین و هەروەها بە درێژایی بەرنامە مێدەکەین لەگەڵمان بمێنەوە. دەستپێکیش زانیاریەکمان هەیە لەسەر شەوی قەدر بینەری ئەو زانیاریە دەبین. بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر.
بەڕازان دێنە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان کە پرسیار و وەڵامەوە لە پرسیار یەکەمی ئەم شۆماندا دەڵێن جەنگی بەدر لە کام سوورەتدا باس کراوە واتە شەڕی بەدر لە سوورەتێکی قورآنی پیرۆزدا باس کراوە ئەو سوورەتە ناوی چییە؟ بڵێ زان یەکەم پەیوەندیش بڵێ. دەچینە کفری خات و کانی ئیبراهیممان لەگەڵە سڵاوی خوات لێبێ خوش لێبێت دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس. بەس یەک دەقە گوێبیستی پرسیارەکە بووی خات و کانی؟ بەڵێ بەس یەک دەقە فەرموو. یەک دەقە وڵات یەک دەقە زۆر زۆرە بەس عالی عومران ئەگەر یارمەتیشم بدەن لەبەرەوەی یەکەم پەیوەندی نەوەڵاو نییە خات و کانی؟ بەڵێ بەڵێ با سوەتی عالی عومران بێت ئەگەر بەس یارمەتی باش کاکشان وتی ئەو سوورەتە نیاوکاری کردی. خاتوکانی من پرسیارەکە بۆ بەڕێستان و بۆ بینەرانەی تریش دەیانەوێت پەیوەندی بکەن دەخوێنینەوە جەنگی بەدر ئەنفال ڕووداوێکی مێژویە لە مێژووی مسلمانان لە یەکێک لە سوورەتەکانی قورآنی پیرۆزا باس کراوە ناوی ئەو سوورەتە چییە؟ سوەتی ئەنفال زۆر باشە وەڵامە بۆ تۆ جێگی دەکەین دەچینە لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد سەباح لە بەردەڕەش. کاک ئەحمەد سڵاوی خوا لێبێت. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامە لێرەکەن هێوەی سەرکەوتن بۆ دەخوازم. زۆر زۆر سپاس کاک ئەحمەد. مەمنون سپاس. کاک ئەحمەد وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ ئالی عەمران 126 دڵنیایت؟ 123 سوورەتە 123. زۆر باشە کاک ئەحمەد ئەو وەڵامە بۆ تۆ جێگیر دەکەین. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر کاک هێمن ناسیح لە سلێمانی. کاک هێمن سەلام عەلەیکوم. علیکم السلام ورحمة الله. باش کاک هێمن گیان زۆر سپاس دەخوا بەزێ باشم. سەلامەت بی یا ڕەبی. کاک هێمن جەنگی بەدر لە کام سوورەتی قورئانە باس کراوە؟ سوورەتی آل عمران. سوورەتی ئەنفال؟ آل عمران. ئالی عیمران. باشە زۆر باشە. لەکەشی تەفاسیلەکەشی لەس خاتوو فێنک سڵاو لێبێ خات و فێنک. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاه. زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر زۆر سپاس. سپاس. زۆر سپاس. خاتو فێنک پرسیارەکەمان ئەڵێ جەنگی بەدر لە کام سوورەتی قورئانی پیرۆز باس کراوە؟ بە ئالی عومران بێت. ئالی عیمران بێت دڵنیایت؟ نە وەڵڵا. زۆر باشە خاتو فێنک ئەو وەڵامت بۆ جێگیر دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت. خۆش بخۆن. دەچینە لای پەیوەندیەکی تر کاک دانیار کێمان خات و مەحبوبە ئەحمەد لە سلێمانی وەردەگرین. سڵاوت لێبێ خات و مەحبوبە. سەلام عەلەیکم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. عەلەیکی سەلام و زۆر ڕەحمەتوڵڵاه. سپاس عەلەیکە سەلام. خات و مەحبوبە وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ وەڵای ئەگەر پرسیارەکە دووبارەکەی تۆ ئێستا تەلەفزیۆن ماڵ کردو گوێم لێی نەبوو. زۆر باشە جەنگی بەدر لە کام سوورەتدا باس کراوە؟ جەنگی بەدر لە یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆزدا باس کراوە ئەو سوورەتە ناوی چییە؟ ئەیدە زەحمەت اختیاری لەگەڵ نییە؟ گیان گوێم لە دەنگی تۆ نییە. ئەڵێم اختیاری لەگەڵ نییە؟ نەوەڵا پرسیارەکانی ئێمە بێ اختیارن اختیارەکە لای خۆمانە. دەباین بە ئالی عومران بێ. ئالی عیمران؟ بەڵێ. باشە خاتو مەحبوبە ئەحمەد لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت. خات و دوعا دوعا لوقمان لە بەردەڕەش سڵاوی خوات لێبێت. سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاه. دەستخۆشیتان لێ دەکەم هێوە سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر زۆر سپاس. سپاس خاتو دوعا. بەڵێ. خاتو دوعا سوورەتی ئەو سوورەتە ناوی چییە جەنگی بەدر لە تیایدا باس کراوەتە جەنگی بەدر لە کام سوورەت؟ چۆن؟ ناوی بەدری سێدا هاتووە. نا جەنگی بەدر لە یەکێک لە سوورەتەکانی قورئانە باس کراوە ئەو سوورەتە ناوی چی؟ ینی بەس لەویا باس کراوە؟ هاتووە. وەڵا باسی شەڕەکە کراوە. من وەڵامە ڕاستەکەم لا نییە ئیتر بە پێی معلوماتی خۆشم
ڕەنگە هاتی و ڕەنگە نەهاتی بێ بەڵام ڕەنگە منیش هەروەکویەوە نەم پێکابێ. آل عمران وأنفال هاتوا ئێستا تەوەکەلت عەلە الله بەم 29 ڕەمەزانە شتێ بڵێ با هاوڕێیانی تری زۆر نەوەسن بەش نەخوان بیگرێ. ئالی عەمران زۆر باشە وەڵامت بۆ چێگیر دەکەین. السلام عليكم. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله. بەڵێ بینەرانی عەزیز وەک هاوکارم کاک دانیار باسی کرد لە پیرۆزی و گەورەی ئەم شەوی قەدرە بۆیە لێرەوە دوعاکەین بۆ خاتی گەورەی خۆی و خوای گەورە و ناوەجوانەکانی هەموو دڵێکی شکا و زامی ساڕێژ بێ هەموو ماڵێکی بێناز پڕ بێ لە ناز و هەروەها هەموو ئەوانەی کەوا دڵیان تەنگە و هەروەها گرفتیان هەیە نەخۆشن خوای گەورە بە ڕەحم و کەرەمی خۆی ڕەحم و میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەریانە خوای گەورە دوعا و پاڕانەوە و عیبادەتی تەواوی موسڵمانان لەسەر تاسەری جیهان و بە تایبەتی کوردستان لە موسڵمانان وەربگرێت. بەڵازان دەچینە لای پەیوەندێکی دیکە سەبا حەسەن لە کفری وەردەگرین کاک سەبا سڵای خوارد لێبێ. باشە مەمنون دەستی بەرنامەکان لێ دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. ڕێزیت. کاک سەبا وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ. وەڵامەکەی؟ سوورەی ئالی عەمران. دڵنیایت؟ بەڵێ. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک سەبا لە کفری و بەڵێ کۆتا پەیوەندی دانیار باشە کۆتا پەیوەندی بڕگەی یەکەم وەرەگرین خات و ئاشنا مەحموود لە وەڵا نازانم لەکوێوە خات و ئاشنا مەسعود لە هەولێر. مەسعود سڵای خوا لە تۆش بێت. باش. السلام عليكم. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله. دەستخواشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس خات و ئاشنا. خات و ئاشنا زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ وڵاتی ئالی عمران. وەڵای ویستم بەس نەڵێ ئالی عیمران یعنی چی ئەمە هەل یەکسەر ئەو نییە خۆ وتم هەل لە ئەوڵی بەرنامەشەوە هەل لەسەرت یەکیە لە سوورەتی ئەنفالیش. زۆر باشە حەزەکەی و وەڵامت بۆ جێگیرە. ئەنفال ئالی عمران. ئێستا کامیان؟ ئێستا من پێتەڵێم ئەنفائن ئالی عیمران نییە ینی سوورەت ئەنفال بۆ جێگیرەکەی. باشە سوورەتی زۆر سپاس بۆ خات و ئاشنا لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. زۆر باشە ئەمە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان بوو دواتر ئینشاڵڵا دەرفە دەبوو دێنەوە خزمەتان و پرسیاری دیکەمان دەبێت. لە بڕگەی یەکەم و لە بابەتی ئەم شەوماندا باز لە دوعا و پاڕانەوە لە شەوی قەدر دەکەین. ئەم شەو شەوێکی زۆر گرنگە هەرچەندە دەشەی کۆتایی تەواوی و دەشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خات و عایشە دەگەڕێتەوە کە لەو شەوە کۆتاییاندا زۆر بە تۆکمەی زۆر بە باشی خۆی ئامادە دەکرد بۆ عیبادەت و پەرستشەکان بە جیاوازتر لە ڕۆژەکانی و شەوەکانی دیکەی ڕەمەزاندا. بۆیە لەم شەوانەدا نزا و پاڕانەوە کاریگەری و گرنگیەکی تایبەتی خۆی هەیە کە بزانین چ جۆرە پاڕانەوەیەک چ جۆرە نزایەک لەم شەوانەدا بکەین. دەچین لای میوانەکەمان. وەڵێ دانیار پێشەوەی بچینە لای میوانەکەمان بابەتێک هەیە کەوا لە ڕانیە دەستگای خێرخوازی بەخشین جلی جەژنی دابش کردووە بەسەر کۆمەڵێک کەساکەوا پێویستیان بە جلی جەژن وە بینەری ئەو چالاکیەوان دەبین. ئەوەی دەیبینن بازارێکی بێ بەرامبەرە جلوبەرگی جۆرا و جۆری منداڵانی تیادا نمایش کراوە و دابش دەکرێت بۆ نزیکەی 200 منداڵی بێباوک و کەم دەرامەت سەرجەم جلوبەرگەکان لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان دابین کراوە و دابش دەکرێت. هاوکات ڕێکخراوی سۆمای چاوان لە ڕانیە بەهۆی نزیکبوونەوەی جەژنەوە زیاتر لە 4 ملیۆن دینار هاوکاری مادی دابش کرد بەسەر منداڵانی بێباوکدا. دیارە لە چوارچێوەی کار و چالەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە نووسنگی ڕانیا هەستین بە دابشکردنی جلوبەرگی منداڵان کە بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز کە لەلایەن خێرخوازێکەوە دابین کرا لەلایەن خێرخوازێکەوە بڕێک پارە دابین کراوە بۆ منداڵانی بێباوک. ئەمڕۆژ ئەو کەلوپەل و جلوبەرگانە بۆ منداڵانی بێباوک و منداڵانی کەم دەرامەتە سنووری نووسنگەکەمانە. سوپاسی خێرخوازان دەکەم کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین دەکەن زیاتر لە 150 منداڵ سونمەند بوو لەو جلوبەرگانە زۆر سپاس دەکەین خوا پاداش دێتەوە. دیارە ئێمە بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە ئەوڕۆ هەستاین بە
دابشکردنی بڕێ نزیکەی 4 میلیۆن دینار بۆ 47 خێزانی بێباوک هاوکات دابشکردنی جلوبەرگی جەژن بەسەر منداڵانی بێباوکدا بە هاوکاری بەرنامەی بەخشین زائیدەن دابینکردنی کیسەیەک برنج بۆ هەر خێزانێکی بێباوک کە لەلایەن خێرخوازانەوە بۆمان دابین کرابوو لێرەوە دەمەوێت دەستخۆشیان لێ بکەم خوای گەورە پاداشت خێریان بداتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان دەستگای خێرخوازی بەخشین و ڕێکخراوی سۆمای چاوان لە ڕانیە هەستان بە دابەشکردنی جلوبەرگی جەژن و هاوکاری مادی بەسەر منداڵانی بێباوک و کەم دەرامەتاندا لای خۆشیانەوە کە سوکاری منداڵانی بێباوک دڵخۆشن و دەڵێن بەخشین نازی منداڵانی بێباوکی هەڵگرتووە و جلوبەرگی جەژن و هاوکاری مادی بە سەردا دابەش کردوون. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین هەستان بە دابەشکردنی جلوبەرگی بۆ منداڵانی بێباوک بەڕاستی جێگاکی زۆر گەورەی کرد بۆ مناڵە بێباوکانە دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەن کە ئەو هاوکاریانە دەگەێنن بە بەخشین. جێژنێ ڕەمەزان نزیک بۆ تۆ ئیوایە قەیرانە یەخنی ئیمکانیەتی نییە جلوبەرگی بکرێ بەڵام هەڵ ئەوە زۆر گەورەیە بۆ ئەو مناڵە بێباوکانە ئەگە هاوکاری دەکرێن. خێری خێرخوازان بوون و سێخوایە ئەم جلوبەرگە و ئەم خێرایان پێشکەشی ئەم داڵانە کردووە و بەمە کردووە ئەرکی سەرشانیان کەم کردوینەوە خوا خێریان بنووسێ لەگەڵ ئەم هاوکاری جلوبەرگە و دابشکردنی. لە درێژەی پرۆژە بەردەوامەکانیان دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هاوکاری سەدان خانەوادەی کەم دەرامەت و منداڵی بێباوکی کردووە بە دابەشکردنی سەبەتەی خۆراک و هاوکاری مادی لەگەڵ نزیکبوونەوەی جەژنیشدا جلوبەرگی جەژن و هاوکاری مادی بەسەر کەم دەرامەتان و منداڵانی بێباوکدا دابەش دەکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە میهری ڕەمەزان. بەڵازان باز لە دوعا و پارانەوە لە شەوانی قەدر دەکەین بزانین چ جۆرە دوعا و پارانەوەی بکەین و بە چ شێوازێک دوعا لە خوای گەورە بکەین و کە خوای گەورە لێمان قوبوڵ بکات ئینشاءالله. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجێنی بانخواست مامۆستا زۆر بەخێر بێت. سپاستان دەکەم خاپاداشتان دەکەم ئینشاءالله سپاستان دەکەم خوای گەورە ئینشاءالله. مامۆستا دوعا و پارانەوەیکی کە لەو پرسشانەی کە موسڵمانان پێویستە ئەنجامی بدەن بەڵام ئەوەی کە گرنگە لەم دەشەوەی کۆتایی و بە تایبەتی تر ئەو شەوەی کە گومانیشی قەدی لێ دەکرێت گرنگە چ جۆرە دوعایەک ئەنجام بدەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا محمد صلوات الله وسلامه عليه أجمعين إلى يوم الدين. سرەتا داواکارم لە خوای پروردگار پاداشی ئەوەی بەڕێز و خۆشەویست و هەروەها برایان لە پشکامێرەوە بداتەوە خوای پروردگار ئەم دانیشتن و ئەم بەرنامەتان بە عیبادەت و بەخواپەرسی بۆ ئەژمار و بۆ تۆمار بک بە تایبەتی کە خۆتان ماندوو دەکەن و دەرفەتی ئەوەتان نییە کە وەکو باقی مسلمانانی تر لە مزگەوتەکاندا بنشین و خەریکی عیبادەت و خواپەرستین. دیارە پەیامی بەرزی ئیسلامەتی لەم ڕێگەوە کە دەگات بێگومان ئینسان ئەجر و پاداشی لەسەر دەست ئەکەوێ. ئێمە مسلمان لە ژیانی خۆماندا لەو تەمەنی کە خوای پروردگار پێی عەتا کردوین و هەموو کات و ساتێک بە دەرفەت ئەزانین بۆ ئەوەی کەوا پەیوەندیمان زیاتر و زیاتر بکەین لەگەڵ خوای پروردگاری خۆماندا. بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆرجار کات و شوێن و زەمان کاریگەری خۆی هەیە بۆ ئەوە کەوا ئینسانی مسلمان بەڕاستی دەستی نزا و پاڕانەوە و هەروەها دوعاکان و مناجات و پاشان داواکاریەکانی لەگەڵ خوای پروردگارە داوا بکات و هەروە عەرضی بکات و هەروە لێی بپاڕێتەوانی. بە تایبەتی لە شەوانی لەیلەتول قەدر لە شەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەلبەتە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە یەکەم ساتەوە کە دەست پێ دەکە هەتا وەکو کۆتایی و خیتامی پێدێت بەڕاستی جێگەی خۆیەتی ئینسانی مسلمان بایەخی پێ بدا و هەروەها بەردەوام بپاڕێتەوە تیایدا. بەڵام شەوانی لەیلەتول قەدر بێگومان تایبەتمەندی خۆی هەیە بە حکمی ئەو هەموو ئایەت و فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باز لە فەضل و گەورەی شەوانی لەیلەتول قەدر دەکا و هەروەها لە شەوە تاکەکانیشا بە تایبەتی تر. ئەلبەتە دوعاکان هەموو جۆرە دوعا و پاڕانەوەیە کە بەڕاستی
بەڕاستی ئینسان داوای بک لە خوای پروردگار دروست و ڕێگە پێدراوە بە تایبەتی تر ئەو دوعایی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکمان عائیشەی فێر کردووە و هەروە فێرکردنیشی بۆ عائیشە بێگومان فێرکردنە بۆ تەواوی مسلمانان کە دەقەکەش ئەوەی کەوا معلومی بەڕێستانە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني کە بەڕاستی ئەمە معنا و مەدلولی زۆر ئەگرێتە خۆی کە تۆ لە ذاتی خوای پروردگار ئەپاڕێتەوە ئەو خوایی کەوا هەمیشە لێبوردەیە بەرامبەر بە بەندەکانی و هەروەها بەرامبەر بە کەم و کوڕیەکانیان. مامۆستا زۆر جار ئەبێ ئمە بە چ ڕۆحیەتێکەوە دوعا بکەین لە کاتێکا خوای گەورە لە قورئانی پیرۆز لە فەرمایشتەکانی پەیامبەر لە تەفسیری وەروەها شەرحی زانایانی پایە بڵند لە بواری زانستی شریعەت و ئاینی کە باز لەوە دەکەن دەرگای بەخشش و دەرگای لێخۆشبوونی خوای گەورە چەندێک کراوەیە چەندێک پێخۆشحاڵە بەوەی بەندەکانی بگەڕێنەوە و داوای لێخۆشبوونی لێ بکەن ئەمە تا چەند ئەبێ وا لە ئێمە بکات بە ڕۆحەتێکەوە بچینەوە لای خوای گەورە بە هەر داوایە کە داوای لێ بکەین وەکو ئەوەی چاک بزانین گوێی لێمانە نەوەک ئەوەی ئەگەر ئێمە کورچ و کاڵتر بچینە حەزوری ڕەنگە بێگومان نە ویژدانی خۆمان ئاسوودە بێ و نە دوعاکەشمان بگات. ئینسان برایانی بەڕێزم لە هەموو کاروبارێکی دنیادا کە دەدا لە دەرگای کەسێک بێگومان ئەو پەڕی ئیستیعداد و ئامادەگی بۆ دەکات بۆ ئەوەی کەوا ئەو داخوازی کەوا پێشکەشی دەکات لە کات و ساتی خۆیدا بە ئەو پەڕی معناوە بە تەواوەتی وەڵامی بدرێتەوانێ و هەروەها داخوازەکەی جێبەجێ بکرێ. خوای پروردگار کە ڕەب العالەمین و دروستکەر و بەدیهێنەری ئێمە و هەروەها خاوەنی پەیامی بەرزی خۆیەتی ئیسلامێکە کەوا سەرچاوەکەی بریتێ لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکشت نەماوە کە پەیوەندیدار بێ بە ژیانی ئێمەوە بۆی باس نەکرد بێتین. بێگومان دوعا یەکێکە لەو ڕێگا زۆر کاریگەر و هەستیار و چۆن دەڵێ پڕبایەخانی کەوا ئینسان زیاتر نزیک دەکاتەوانێ لە خوای پروردگار. بەڵام بێگومان ڕۆحیەت لە کاتی ئەنجامدانی ئەم دوعایەدا لە هەموو کات و ساتێکتا گرنگە چونکە خوای پروردگار کاتێکە باسی عەبدەکانی دەکات دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب. سبحان الله لێرەدا زانایان باس لەوە دەکەن دەفەرمون خوای پروردگار یای نیسبەتی داوەتە پاڵ خۆی هەچ کاتێ بەندەکانی من یعنی بەندایەتی کردن بۆ خوای پروردگار ئەمە گەورەترین ڕۆحیەتە کە لە ژیانی ئینسانی مسلماندا ڕەنگی دابێتەوانێ بۆ ئەوەی کەوا وەک دەوترێ ڕووی بێ کە ئینسان بدا لە دەرگای خوای پروردگار. وإذا سألك عبادي عني فإني قريب بێگومان خوای پروردگار نزیکە لێمانەوە. بۆیە ڕۆحیەت لە هەموو شتێکە ئەگەر پێویست و گرنگ بێ لە عیبادەت و خواپەرستیەکاندا بە تەئکید گرنگترێکە چونکە دوعا و پاڕانەوە معلومی بەڕێستانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ الدعاء هو العبادة دوعا بریتە لە عیبادەت واتە وەکو چۆن لە شوێنی ترا دەفەرمێ الحج عرفة بە هەمان شێوە دوعاش عیبادەت و خواپەرستیە. هەموو دوعا و خواپەرستیەک لە کات و ساتەکانی خۆیدا پێویستی بە جۆش و خۆشێکی دەرونیە پێویستی بە ئیستیعدادی نەفسیە پێویستی بە ئیستیعدادی ڕۆحیە کە بە شێوازێک ئینسان بتوانێت لە خوای پروردگار بپاڕێتەوانێ کە هەز بە بچووکی خۆی بکە هەز بە نەداری خۆی بکە هەز بە کەموکوڕی خۆی بکە هەز بەوە بکە کە بەڕاستی یعنی خوای پەروەردگار ئەوەندە گەورە و جەلالەت و عەظەمەت و گەورەی ڕەنگی داوەتەوانێ لە دروستکراوەکانیدا کە ئەم زۆر بچووکە لە چاو دەسەڵاتی خوای پەروەردگار بەم ڕۆحیەتەوە لە خوای پەروەردگار بپاڕێتەوانێ کەوا بوو هەچ کاتێ عەبد هەستی بەوە کرد کەوا خوایەکی عەظیم و بێهاوتا زانا و دانا و هەروەها موجیب الدعوات وەڵامی دوعا و پاڕانەوەکان و گیر و گرفتەکان دەداتەوانێ و هەروە ئەمیش بەم ڕۆحیەتەوە ڕوویکردە خوای پەروەردگار کەوا بەسێکی کەش مرۆڤێکی کەمە مرۆڤێکی بێدەسەڵاتە و هەروەها مرۆڤێکە لە چاو دەسەڵات و توانایی خوای پەروەردگار لەوانە هیچ ئەرزشێکی نەبێ ئەم ڕۆحیەتە ئەوە لە لای ئینسان دروستەکە کە بەڕاستی یعنی دەیگەێنێتە خوای پەروەردگار یعنی ڕێگەیەک کەوا دەمانگەێنێتە خوای پەروەردگار هەستکردنە بە بچووکی خۆت ئەم ڕۆحیەتە زۆر مهمە و هەروەها هەستکردنە بە گەورەی خوای پەروەردگار لە هەموو شتەکانیدا. بەلای منەوە بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە. زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا زۆر جار شەیتان وەسوەسەیەک لە ناخی مرۆڤدا دروست دەکات بەوەی کە وا بەراوردی دەکات کە بۆ منە دوعاکردن لەگەڵ خوای گەورەدا کە خوای گەورە پاڕانەوەی دوعا ئەنجام دەدەیت ئەو یەقینە بۆ دروست نابێت کە وەکو شەیتان وان لێ دەکات وەکو مرۆڤێک سێری خوای گەورە بکرێ واتە چۆن پاڕانەوەیەک و دوعایەک لە کەسێک لە مرۆڤێکی دەکات کە ئەو شتی بۆ جێبەجێ ناکات بەڵام شەیتان ئەوە بۆ دروست دەکات چۆن ئەو یەقینە دروست بێت کە خوای گەورە بەخشندەترینە. خوای گەورە خۆی دەفەرمێت من دادەبەزمە ئاسمانەکانەوە چەند ساتێک پێش بەرە بەیان تۆ هەرچی داوا بکەی من پێ دەبەخشم تۆ هەرچی بێ بۆ تەکەم. ینی
ئەمانەمان ئەگەر بەبیر بێتەوە تا چەند دەبێتە مایەوەی کە خی گەورە بە یەقینەوە و دوعامان قبول دەکات. بەڵێ وتەیەکی زۆر جوان و بەجێیە. ئەلبەتە کاکڵی هەموو ئەمانە و سەرەتای هەموو ئەمانە دامەزراوی ئیمانە لە ژیانی مرۆڤەکاندا. هەچ کاتێ بەڕاستی ئێمانی مرۆڤ کامڵ و دامەزراو بوو و هەروەها یەقینیشی بێگومان زیاتر و زیاتر دەبێت. بە تایبەتی بەرامبەر بەخوای پەروەردگار کە خی پەروەردگار لە خۆی مەدحی خۆی دەکا وەصفی خۆی دەکا دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیء وەهوە السەمیع البەصیر. ذاتی خی پەروەردگار لە هیچ شتێکە هاوێنەی نییە نە لە دروستکراوەکانیدا و هەروەها نە لە مرۆڤەکانیشدا. بێگومان شەیطان لە هەموو کات و ساتەکاندا وەسوەسە و خوتوکە بۆ مرۆڤەکان دروست دەکات. چکە شەیطان کاری ئەوەیە وەکو لست الطریق وەکو ڕێگرێک دزێک دەچێتە ڕێگەی عەبدەکانی بۆ ئەوەی کەوا بیان دزێت و هەروەها نەگەنە ئامانج و هەوار و ئەو شوێنی کەوا کاری بۆ دەکەن کە ئامانج و ئەو هەوار و هەوارگەی کەوا من و تۆی مرۆڤ هەموو مرۆڤەکان لەم دنیادا بە تایبەتی ئیمانداران کاری بۆ دەکەن ئەویش ئەوەیە گەشتنە بەلووتکە گەشتنە بە ڕازیبوونی خوای پەروەردگار کە بێگومان ئەم گەشتنەش بە ڕازیبوونی خوای پەروەردگار لە ڕێگای عیبادەت و خواناستیە کۆ دەبێتەوە هەڵقوڵاوی فەرمودەکانی خوای پەروەردگار لە قورئان بەرجەسە لە قورئان و هەڵقوڵاوی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەرجەسەی لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە وەسوەسە شتێکی غەریب نییە بە بەردەوامی ئەم شەیطانە لە هەموو کات و ساتەکانە وەسوەسە بۆ ئینسان دروست دەکات خوتورە بۆ ئینسان دروست دەکات بەڵام بڕوابوونی ئینسان دامەزراوی ئینسان یەقینی ئینسان بەرامبەر بە خوای پەروەردگار کە خوای پەروەردگار وعد و بەڵێنەکانی لا یخلف الله وعده خوای پەروەردگار هیچ کاتێ لە وعد و بەڵێنەکانی دوا ناکەوێت کە خوای پەروەردگار لە قورئاندا بە ئێمە دەڵێ وقال ربكم ادعوني استجب لكم يعني توي مسلمان خدایەک لە سەروی حەوت طەبەقە ئاسمانەوە خاوەنی ئاسمان و زەوی داوا لە بەندەکان دەکات ئودعونی دە ئێوە لێم بپاڕێنەوانێ وەڵامەکەشی یەکسەر لەوێدا بڕیار داوە ئەستەجیب لەکوم من وەڵامتان دەدەمەوە کابتانی هەچ کاتێ یەقینمان بەرامبەر بەم ئاەتانە بۆ دروست بوو ئیتر ئەو کاتە ئێمێ مسلمان بەعوذ بالله من الشیطان الرجیمێک و هەروەها بە زیاتر عشق و شەوق و زەوقێکی زیاتر بەرەو ئەوەی کەوا ڕازیبوونی خوای پەروەردگار بەدەستبێنین وردە و دەشت بێگومان وەسوەسەکان ئەڕەوێنی نەوانێ وەسوەسەکانی ڕەواندنەوەی بێگومان ئەوەڵ و ئاخیر دەبێ بە دوعا بێ چونکە بەڕاستی دوعا و پاڕانەوە چەکی دەستی ئینسانی مسلمانە بە تایبەتی شەیطان کە لە هەموو کات و ساتێکا سەنگەر دەگرێ لە مرۆڤەکان دەی وەسوەسە باشترین چارەسەر بۆ نەمانی وەسوەسە بۆ لابدنی وەسوەسە بۆ ڕاماڵینی وەسوەسە بریتێ لە دوعا بەڵام بێگومان بە یەقینەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ادعوا الله وأنتم موقنون بالإجابة جاس رز بدن عزيزة كان يعني أم فرمدي في غمري صلى الله عليه وسلم فرمي يولى خواي پروردگار دعوا بكنوا ويقين تان هبي بوالام سبحان الله يقين تان هبي بوالام بخوا اگر انسان مسلمان يقيني بوالامي خواي پروردگار هبي هیچ كاته فرد چون دلي درچيك نايل تواني بو اوي كوا شيطان وسوسه لي بك دعاي بلا والله دعوت فلم يجب لي والله دوام كدو والله ندرايوا بيغمان يقين ئینسان دەگەینێتە ئەو لوتکەی کەوا بە ئاواتی دەخوازێ بە تایبەتی دوعا بۆ چارەسەرکردنی هەموو گرفتە دنیاکە. مامۆستا زۆر جار دانیشتنی مەجلیسی مزگەوت و مامۆستایەکیانی لەوێ مەسەلەن بە جەماعات نوێژ بکرێت و ختم بکرێت و ئەمانە ببێتە هۆکارێکەوە مرۆڤ تۆزێک دڵدەروون و یەقینی زیاتر بێ بەڵام گەلێک زۆرن ئەوانەی ئێستاکە بە هەر هۆکارێک بێت لەبەر ماندوویەتی بێت لەبەر دوورەدەستی بێت لەبەر نەخۆشی بێت لەبەر هەر بابەتێکی تایبەت بە ڕەنگە لە ماڵەکان بن نەتوانن بچنە مزگەوتەکانەوە بە تایبەت خانمان یان کەسانی بە ساڵاچوو و هەتا بەشێکیشان ڕەنگە لە بەرباری تەندروستی نەیانتوانی بێ بە ڕۆژوو ببن بەڵام ئەم دەرفەتە زێڕینە ئەم کاتە پیرۆزەی کەوا ئێستا کە ئێمە لی داین پەیامت بۆ ئەوانە کەوا ئەمانیش هەمان خێر و سەدەقەیان دەسەکەوێ ئەمانیش ئەم یەقینیان لە دڵی خۆیانە بۆ دروست ببێ کەوا ماڵەکانیش هەر بەشێکە لە ماڵەکانی خوددا و ئەتوان ئەکرێ لەوێش عیبادەت و پەرستش بکرێت. ژیانی ئینسان مامۆستای بەڕێز دەرفەتێکە بەڕاستی جارێتە دووبارە بوونەوەی نییە. وەکو حەسەنی بەسری دەفەرمێت يا ابن آدم إنما أنت بعض أيام أي مرۆڤ تۆ چەند ڕۆژێکی كلما ذهب يومك ذهب بعضك هەز ڕۆژێک دڕۆیت ئەو ڕۆژە تۆ جارێکی تر ناگەڕێتەوانێ. بۆ وەڵامی ئەم پرسیاری بەڕێست و مزگەوت و هەروە خەڵکێک کە توانایی نییە من دوو خاڵ عەرز دەکەم. یەکەمینیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکەی عەبدوڵای کوڕی عەباسە پێمانە فەرمێ تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة تۆ لە کاتی ئاسایش و لە کاتێکە کە لاشتە ساغە لە کاتێکە کەوا بووەی لە کاتێکە هەتە لە کاتێکە کە الحەمدولله عیبادەت و خواپەرستی و ذیکر و قورئان خوێندن و دوعا و پاڕانەوەکانت پێ ئەنجام ئەدرێ
ئەنجامی بدە بێگومان لە کاتی شیددە و ناڕەحەتیدا بێگومان خی پرودگار وەڵامت دەداتەوانێ کەوا بوو ئێمە دەبێت دەرفەتی ژیانی خۆمان تەمەنی خۆمان کە گەورەترین سەرمایی ئێمەیە لە دەستی نەدەین بەگشتی دوجار خاڵی دووەم ئەگەر هاتو ئێمە لەو کەسانە بووین کەوا وەکو باقی تری براکانمان خوشکەکان وەکو خوشکەکانیان نەیانتوانی وەکو ئەمڕۆی مسلمانان لە وڵاتی خۆماندا لە وڵاتی مسلمانان دەکە الحەمدولillah تا ئەندازەیەک ئەمن و ئاسایش پارێزرا و هەروەها مزگەوتەکان سوپاس بۆ خی پرودگار جمەی دێ لە مسلمانانێکەوە خەریکی قورئان خوێندن و هەروەها نوێژ و دوعا و پاڕانەوەن ئالم کاتەدا ئیتر وەکو بڵێ فەتەقوا الله ما استطعتم دێتە ئاراوە ئەم کەسە ئەگەر لە ڕابردوودا بینی خۆی خی پروردگار عیبادەت و خواپەرستی زۆری کردبێ ئەمڕۆ کە ناتوانێت بەشداری ئەم مەراسیمە بکە بەدەستە جەمعی لە ناو مزگەوتدا خەریکی پیشەکەی خۆیەتی خەریکی ئیشەکەی خۆیەتی دڵنیا بێ لەوەی کەوا خی پروردگار بێبەشی ناکە لە خێری ئەوانە چکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثەکە دەفەرمێ ئەگەر هاتو ئینسان نەخۆش کەوت خی پروردگار ئەجر و پاداشتی ئەو کاتی بۆ دەنووسێ کە بەلەشی ساغەوە عیبادەت و خواپەرستی کردووە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ئیغتەنیم خەمسەن قبل خەمسین یەکێک لەوانە کە فەراغەکە قبل شغلیک واتە سەرقاڵبوونت پێش ئەوەی کەوا مەجال و دەرفەتت پێش ئەوەی کەوا سەرقاڵیت بوو دروست بێت بۆیە من ئامۆژگاری یاوەکو با بڵێن و بیرهێنانەوە بۆ ئوگرا و خوشکە بە ڕێزانەمان ئەو ئەزیزانەمان کەوا لەم کات و ساتانی شەوانی دەشەوەی کۆتایی لەیلەتول قەدر ناتوان وەکو براکانیان خوشکەکانیان لە مزگەوتەکانە بەشداری بکەن هیچ بێتاقەت نەبن بەڵام بەدەم ئیشەکانیانەوە ئەوانیش دەتوانن ذیکر و تەسبیحات و هەروەها گوێ لە قورئانی پیرۆز بگرن و هەروەها لە بەرخۆشیانەوە دوعا و پارانەوەکانیان هەبێت بە تایبەتی ئەو دوعا و پارانەوانی کەوا لە شەوی لەیلەتول قەدردا ئینشاءالله لای خی پروردگار گوم نابێ لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ويخوي پروردگار فرمي وإذا سألك عبادي نيوتوتو لكوي لهر شوێنەکە مادامکن ئەم ئینسانە بڕیاری عەبدایەتی بۆ خۆی پروردگار داوە لەوانەیە زۆر جار لە لای عارەبانەکەیدا زۆر جار لە لای پیشەکەیدا زۆر جار لە لای ئەو بەرنامەی کەوا ئێمڕۆ پێشکەشی دەکات و هەروەها خزمەتێک دەگەێنێ بە دین و ژینی ئەو خەڵکە بێگومان دڵنیا بێ لەوەی کەوا خۆی پروردگار لە ئەجر و پاداشی شەوانی لەیلەتول قەدر بێبەشی ناکە چونکە دوجار زۆرێک لە مسلمانان الحەمدولillah فهم وهوشياري أوان هي كوا بظهر الغيب لباشم لدعاء بو براكانيان دكن ككسيك لمزقوتك على شوينك دلي اللهم اغفر للمسلمين والمسلمات خواجان لبياواني مسلمان لا أفرتي مسلمان الخوش به بأم دنيا ببرايانك وبشكانك هي كلبيرنا كان لدعاء خير زۆر باش ما وساميش بيس نسر وبعد تبرس أهل اللي بكم تا چەند گرنگە مسلمان ئەنانی نەبێت واتە تەواوی دوعاکانی هەل لە بیدایەتەوە تا کۆتایی تەنها بۆ خۆی نەبێت بەشێکی بۆ مسلمانان بێ بەشێکی بۆ ئەو مسلمانانە بێ کە زوڵمیان لێکراوە بەشێکی بۆ مردوەکان بێ بۆ دایک و باوکمان بێ بەتاکید ئەزیزەکانم ئەنانیەت لە ئیسلامدا لە هەموو بە هەموو شێوازێک لە هەموو ڕێگەیەکەوە مەرفوضە ڕەفزە ئەنانیەت نییە لە ئیسلامدا ئەنە نییە لە ئیسلامدا ئیسلام بەڕاستی فێری ئەوەمان دەکەوە ئێمە خۆشەویستیمان بۆ مرۆڤەکان هەبێ هەر لە حەدیثەکەی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه هەتا وەکو ئەو بەسەرهاتی کە لەوانەیە دەرفەت نەبێت لە خزمەتانە باسی بکەم کە لە سوورەتی یاسیندا خوای پروردگار باسی حەبیبی نەجار دەکا کە پیاوێ دێ دوایی سەیرەکە شەهید یەکەن بەڵام لە ئەڵێتی یا لەیتە قەومی یعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين ئای کاشکی ئێستا ئومەتەکەم خزمەکان کە منیان کوشت بیان زانێ خوای پروردگار چ ڕێزێکی لێناوم بە درێژایی مێژووی مسلمانان ئەو خەڵکانی کەوا لە مەدرسەی ئیسلامدا لە فەهمی ڕاستەقینە و دروستیان هەبووە بۆ دقەکانی قورئان بۆ دقەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کاتێک ئەنانیەتیان نەبووە بە تایبەتی لەوەی کەوا ئێمە وەکو مسلمان دەبێ حەزکەین هەموو برا و خوشکێک هەموو کەسێک کاتێک مسلمان ببێ بێتە ناو دایرەی ئیسلام و هەموو مسلمانێک ئیلتیزام و پابندبوونی زیاتری بۆ دروست ببێت بەرامبەر بە مەسئولیەتی بەرامبەر بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەتی ئینسان بەڕاستی ئەمە ڕۆحی بەخشینەوەیە تۆ براکان خوشکەکان خزمێکت کەسێک گوێ و گرفتێکی یاوەکو نیەتی بەگشتی ئەم دوعا و پاڕانەوە دەکەی ئەمە فێرمان دەکا کە ئێمە ئەنانی نەبین حەز بکەین وەکو چۆن خۆمان خۆی پروردگار لێمان ڕازی بێ ئاواش حەزکەین خۆی گەورە لە برا و لە خوشکەکانمان ڕازی کەواتە مامۆستا زۆر جار قەولێک هەیە دڵنیانی بەزڵە لە عالمێکیان پرسی حکمی کافر لە ئیسلاممان چێوتیەوەیە پەلی بگری بێنی بۆ ناو ئیسلام و هیدایەت وەرگێ کەواتە باواز لە مسلمانان بێنین پەیامت لەم زمانی شیرینی کوردی لە زمانی مۆدێرنا کۆمەڵێک مستەڵەحات و واژەی هاتوتە ناوەڵێ ئۆڤەرێک بۆ فلانشت ئەم ئۆڤەرەی ئێستا لە بەردەست هەیە مامۆستا ڕەنگە کەسانێک هەبن مسلمانیش بن و بەڵام هیچ ئیلتیزاماتێکی
ئاینیان نەبێ بە پێچوانەوە کەسانێکی ژەبن ئەسڵەن مسلمان نەبن و بەڵام لە ڕووی ئاکار و ڕەفتارە و لای هەموو کەس قبول و کراو بن ڕەنگە بەشێک بۆ خۆیان زیانیان نەبێ پەیامت بۆ کەسانەی کە ئێستاکە ڕەنگە بەڕێستان ببینن یان لە داهاتووگویان لە بەڕێزت بێ کە مسلمان نین یان ئەسڵەن هیچ ئاینێکیان نیە یان مسلمان و بەناو مسلمانن لەم دەرفەتە زێڕینەی کە ئێستا لیت شاید خوای گەورە ئەم قەولانەی بەڕێزت بکا بە هیدایەت بۆیان گویان لە بەڕێزدا بێ لەم کاتەیە ڕووی دەمت بکەرە ئەوانەی کە هێشتا وەکۆم دەرفەتیان لە بەردەسە و توانیان هەیە بەڵام نەگەڕاونەتەوە مسلمان نین یا خۆ ئیلتیزاماتیان نیە یا خۆت دوورن لە بنەما و ڕێژەکانی شریعەت وەڵا ئێمە وەکو مسلمانێکی خەمخۆر بەگشتی وهروەها بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە تا ئێستا بێبەش بوون لە نور و لە هیدایەتی خوای پروردگار هەمیشە پێش هەموو شتێک دەستی نزا و دوعا و پاڕانەوانمان هەبووە کە وتومان اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون ئەو براو خوشک و هاوڵاتی و هاونیشتیمانی کەوا بە تایبەتی لە وڵاتی خۆماندا هەتاوەکوی ئێستا ئاشنا نەبوو بە نوری ئیسلامەتی و دینداری پەیامەکان زۆرن پەیامە قورئانیەکان و هەروەها پەیامەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێ ئێمە لەناو ئەو جۆرە کەسانەدا هەموو هەمووکو یەکنین بڕواتان هەبێ خەڵکی وای تێدا هەیە کەوا بەڵێ نوێژ ناکا ڕۆژوو ناگرێ تا ئێستا نەگەڕاوەتەوە بەلای خوای پروردگار بەڵام لە ئەخلاق و لە ڕەوشت و لە ئاکار و لە هەڵسو و کەوتوەکانیدا بەگشتی ئەڵبەتە ئێمە ئەخلاق بە مەعنا فراوانەکەی لەوانەیە ئەو ئەخلاق و ڕەوشتە هەر ئەوە بێ کەوا نوێژکەرێک ئەینوێت یا هەر ئەوە بێ کە ئیسلام داوای بکات ئەوەی کە ئیسلام داوای کات بێگومان زۆر جار پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام هەندی ئەخلاق و ڕەوشت هەیە کە کابرا هێشتا ئاشنا نەبووە بە نوری قورئان و ئیمان نەچۆتە ناو دڵەکەیەوە بەڵام ئەو ئەخلاق و ڕەوشتی تێدا هەیە کە خوا پێ ڕازیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ ڕازیە یعنی شتەکە ئیستعداد و ئامادەگیەکەیە بەڵام هەر ئەوەندەیەکەوە دەست بنێ بە دووکمەکەیە و هەروەها دایگرسێنێ بۆیە پەیامی ئێمە بۆ ئەو جۆرە کەسانە بەڕاستی پێیان دەڵێن حیفە کە تۆ خاوەنی ئەم ئەخلاق و ڕەوشت و خوپەسەندە جوانانە بی کەوا ئیسلام تەکیدی لەسەر ئەکاتەوانێ پەیامی قورئانە و پەیامی پێغەمبەرانە پەیامی پیاوچاکانە بە درێژایی مێژووی 1400 و ئەوەندە ساڵ ئینسان ئەم تەمەنی خۆی ئەم عمرەی خۆی بەڕاستی لە شتێکا سەرف بکە کە سەرنجامێکی قیامەتی نەبێ چونکە ئاینی پیرۆزی ئیسلام بۆچی هاتووە بۆ ئەوەی کەوا بەندەکان بگەینە بە خوای پروردگار خوای پروردگار مرۆڤەکانی بۆچی دروست کردووە ئەم پەیامەمان هەیە ئەبێ پێیان بڵین خوا دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون من جنۆکە و ئینسانم دروست نەکردووە تەنها بۆ عیبادەت و خواپەرستی نەبێ کابتانی ئێمە وەکو ئینسان وەکو مرۆڤ بەگشتی کە خوای پروردگار دروستی کردوین بۆ عیبادەت و خواپەرستی دروستی کردوین بۆی ئەو جۆرە مرۆڤانە هەتاوەکو ساتێک زووتر و کاتێ زووتر و دقیقەیە زووتر تۆبە بکەن و پەشیمان بن و بۆ لای خوای پروردگار وهروەها تام و چێژی ئیسلامەتی بنۆشن و وەربگرن دڵنیام لەوەی کەوا جارێکی تر نەفرەت لەو سەردەم و لەو ژیان و لەو مێژووی خۆیانەکەن کە لە ئیسلامەتی و لە دینداریانیان بردوێت سەر بۆیە مانگی ڕەمەزان مانگی دەرفەتە بۆ گوناهکاران بۆ واسێنان لە گوناه و تاوانەکان و مانگی هەموو کەسێکە کە تا ئێستا بەڕاستی نهات بێتە ناو چوارچێوەی ئیسلامەتی و دینداری خواپەرسی بۆیە ئەم ڕەمەزانە دەرچەیەکە دەرفەتێکە خەڵاتێکی خوای پروردگارە بۆ تەواوی مرۆڤایەتی ئەوانیش وەکو مرۆڤێک دەتوانن بێن بەرەو ئیسلامەتی و هەروەها تۆبە بکەن پەشیمان ببنەوانێ چونکە دوجار هەر کەسێک بەڕاستی ڕێگەی ئیسلامەتی نەدۆزێتەوە هەر کەسێک ڕێگەی پێغەمبەرانی لێون ببێ هەر کەسێک لەسەر ڕێگەی تەوحید و یەکتاپەرستی بەڕاستی نەژی ژیانی کۆتایی نییە لەسەر وشەی لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئەگەر لە دنیادا مرۆڤێکی چاکیش بێ خەڵکی لێ ڕازی ببن و هەروەها قازانجی بۆ خەڵکیشی هەبێ بەڵام ئەمە دادی نادا بۆ قیامەت بۆ ئەوەی کەوا هەم دنیای بەسەری بەرزەوە لە لای خەڵکی و قیامەتیشی بەسەرفرازیەوە لە لای خوای پروردگار باشترین قسەمان ئەوەتانێکەوە دەرفەتێکە بەرەو لای خوای پروردگار هەنگاو بنێن زۆر باش ماوەستا شەیتان لە کاتی دوعاکردندا بە ڕێگەیەکی دیکە دەیەوێت زەفەرمان پێبەرێ بۆی کە بەرەو خەرابوونمان دەبات بەرەو خۆ بە گەورەزانینمان دەبات بوون منە مسلمانێک دەبینین کە ناخی خۆیدا زۆر جار دەڵێت من ڕۆژوو تاعەت و عیبادەتەکان هەمووی ئەنجام دەدەن خۆی گەورە ماڵ و سامانێکیشی پێ بەخشیم دوانێ پێویست نەکاوەی کە من دوعا پارانەوە بکەم دەست بەرزکەمە بۆ خۆی گەورە لە کاتێکدا ئەگەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سیر بکەین لە دوعاکردندا کە پێغەمبەرێکە کە خۆی گەورە سەڵاواتی لەسەر ناردووە صلی الله علیه وسلم ئەوەندە دوعای کردووە گریاوە چاوەکانی پڕبوون لە فرمێسک ئەو بۆ پێغەمبەر بۆ گەورەی خۆی پێویستی بە دوعاکردن بووە چ بگات بۆی کە بەندەیەک بەردەوام پێویستی بۆیە کە دوعا بکات و نزا بکات لە خۆی گەورە ئەو سای بەڕێز لە ڕاستیدا ئەو تێگەشتێکی هەڵەیە ئێمە سەرچاوی ئیلهامی وەرگرتنمان لە هەموو گرفتار و کردارەکانمانە بریتێ لە قورئانەکەی خوا
و بریتە لە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای پروردگار لە چەندەها ئاەتدا داوای ئەومان لێ دەکات کە بەڕاستی ئێمە لێ بپاڕینەوانێ، یعنی پاڕانەوە کە پێغەمبەری خوا بفەرمێ الدعاء هو العبادة عبادەتە. خۆ ئینسان هیچی دەست نەکەوێ بەشی ئەوەی دەستەکەوێ بەڕاستی کە بڕیاری تەوحید و یەکتاپەرستی لەگەڵ خوای پروردگارە دەدا و ئەجر و پاداشی لەوە دەستەکەوێت تەئکید لەسەر نوێژەکەی دەکاتەوانێک کە ئەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، و هەروەها خۆی بە بچووک دەزانێت کە لە بەرامبەر ذاتی خوای پروردگارە دەڵێ ڕەبی ڕەبی کە داوای لێ دەکات. پاشان عملی کردداری پراکتیکی لە ژیانی هەموو پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة وەسسەلام بەشێک لە ژیانیان بریتێ لە دوعا بووە لە پاڕانەوە بووە. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بنمونە بێنینەوانێ لە جەنگی بەدرا لە ئەو پەڕی ناڕەحەتی و هەروەها 300 کەس بەرامبەر بە 1000 کەس وەستاون، بەڵام دەچێتە کەپرەکەی لەویادا دوعا دەکا ئەو بەکر ئەفەرمێت بە شێوازێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەکوڵ دوعای دەکردو پاڕایەوانێ و هەروەها دەسەکانی بۆ لای خوای پەروەردگار بەرزە کردەوە هەتا وەکو خەریک بوو عەباکەی لەسەر شانی بکەوێتە خوارێ، بەڵام فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسە بەخوا خوای پەروەردگار دوعاکاتی قبول کرد. لەبەرەوە ئەم تێگەشتنە ئینسان بڵێ وەڵا کاکە من نوێژ ئەەکەم ڕۆژوو دەگرم زەکات ئەدەم حەج ئەەکەم بەڵام پێویستم بە پاڕانەوە نییە، لە ڕاستیدا ئین الذین خوای پروردگار فەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم، ئەوانەی کەوا لە من لە پاڕێنەوە پاشان فەرمێ چی؟ إن الذين يلحدون أوانك آياتك فرمي أوانك ولاد ندعي من لباران عن عبادتي لباران ومن سيدخلون جهنم داخلين. كوابو إنساني مسلمان نابي براستي أو رخصة بخوي بدا بود قبل ولا من بيوسم بباران وني هم كاتب بيوسم بباران وهي كاتما مستا يعني لا شريعتي إسلامي شبيه وابه تاكشتك كوا زور قبول کراونیە یا خۆت خی گەورەش پێی باش نییە کیبر و خۆ بەزلزانینە جا بەرامبەر مرۆڤەکان نەهی لێکراوە گێر هاوار بە ماڵم ئەگەر بەرامبەر خوددا ئێمە کیبرمان هەبێت ئەبێت چەند خراپ بێت. کیبر لە هەموو کاتێکدا خراپە، واروە کیبریا و دەرخستنی گەورەی و دەسەڵات تەنها بۆ خۆی پەروەردگارە. کیبر لە ڕاستیدا ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئینسان ئەگەر بۆ ماوەیەکیش خۆی بە گەورە بزانێت بچووک دەبێتەوە بەتایبەتی لە چاوی خوای پەروەردگار و وردەودە لە چاوی خەڵکیش. بۆیە زانایان دەربارەی ئاەتەکە دەفەرمێ ئین الذین یستەکبرون عن عیبادەتی سەیدخولون جەهەنەمە داخلین کە ئەو کاتە بۆ هی قوڵگمەوە ئاەتەکەم بۆ نهات دەفەرمون بەڕاستی داوا نەکردن و نەپاڕانەوە لە خوای پەروەردگار بێگومان ئیستیکبارە واروها کیبرە خۆ بەکەم زانینە کە ئەمەش زۆر ترسناکە لە ژیانی ئینسانی مسلماندا. یعنی ئەم ئینسانە توانیوێتی ئایا پێداویستەکانی ژیانی خۆی بە تەواوەتی پڕ بکاتەوانە هەتاوەکو پێویستی بەخوای پەروەردگار نەبێ، ئایا یەقین و پێدراوە لەوەی کەوا نوێژ و ڕۆژ و زەکات و واروها حەجکردنەکانی قبول بوو بێت، ئایا یەقین و واروها بڕیاری ئەوەی بۆ دراوە کەوا قورئان خوێندنەکەی لە ڕاستیدا کە قبول بێت بێگومان نەخەیت. بۆیە ئەم کیبر و دەمار ئەگەر بێت و ئینسان ئاگای لێ نەبێت بەڕاستی شەیطان تووشی دەکا و زۆردا تووشی لە خۆبایی بوونی دەکا. بۆیە هەردوو قسەکە کە لە پرسیارەکەی پێشوودا هەم غرور لە ڕاستیدا دەبێتە ئافاتێک بۆ ئەوەی کەوا ئینسان دینداری خواپەرستی بەرەو لە ناوبردنێک بە تەواوەتیش نەبێ بیبە و هەروەها کیبر و خۆ بەکەم زانین وای لێ دەبکەم ئینسانە باکی نییە لەوەی کەوا خوای لە خوای پەروەردگار بپاڕێتەوانی. ئینسان مرۆڤێکیش پشت لەوە بکا کە لە خوای پەروەردگار نەپاڕێتەوە بێگومان خوای پەروەردگار هەرگیز ئەو جۆرە مرۆڤانی نابێ، چونکە ئێمە بە دوعا و پاڕانەوەکانمان بەڕاستی چۆن دەڵێ بەردی بناغەی دینداریمان کە محکەممان کردووە محکەمتری دەکەین، یعنی مەڵۆیەک دەخینە سەر خەرمانی خواپەرستی. یعنی مسلمانان بە تایبەتی لە شەوانی لێلوڵقەدا بە تایبەتی لەو کاتانەدا بڕواتان هەبێ، یعنی شتێک نییە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ليس شيء أكرم على الله من الدعاء. لەمە جوانتر هەیە ئەفەرمێ شتێک نییە پیرۆستتر بێ بەنرختر بێ بەڕێزتر بێ لە لای خوای پەروەردگار لە دوعا و پاڕانەوەی. جا گوناه نییە ئینسانی مسلمان باشترین شتێکە لای خوای متعال بەرز و پیرۆز بێوازی لێ بێنێت بە پاساوی ئەوەی کەوا من پێویستم پێی نییە یاوەکو شەیطان فێری لێ بکات کیبر و دەمار ئەنجام بدا. کیبر و دەمار لە خوو لە ڕەوشت و هەڵسوکەوتی ئینسانی مسلمانی ڕاستەقینە نیە لە دنیادا. زۆر باشە ماوەسەیان دەمەوێت باز لە بابەتێکی دیکە بکەین کە ئیش شێوازی واتە زمانی دوعاکردن دەبێت چۆن بێ واتە بە چ شێوازێ دوعا بکەین. زۆر جا من لە شوێنێک خوێنمەوە کە باشترین دوعاکردنێک ئەوەیە کە سەرەتا چاکەکانی خۆی گەورە بینیتەوە بەرچاو و باسی بکەیتەوە خۆی یا مسپاسی تۆ دەکەم کە
لاشەیەکی باشی پێبەخشی و لاشەیەکی تەندروستی پێبەخشین بۆ نمونە ئەو هەموو ناز و نعمەتت بە من بەخشیوە ئەو هەموو فەزڵت بە من بەخشیوە لەگەڵەوەشدا من تاوانبارم کۆیلەی تۆم عەبدی تۆم تۆش لێم خۆش بە بۆ نمونە بەم شێوازە دەست پێ بکەیوە لە کۆتاییشدا بە چی کۆتایی پێبێنێ دوعاکان بێگومان دوعا و پاڕانەوە وەکو باقی زۆر شتی تر لە دنیادا کۆمەڵێ شەرت و هەروەها کۆمەڵێک چۆن دەڵێ ئادابی خۆی هەیە ئینسانی مسلمان ئادابەکانی بێگومان هەم لە قورئان و هەم لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرگرتووە ئێمە کاتێکە لە خوای پەروەردگار دەپاڕینەوە پێش هەموو شتێ پێویستە بەڕاستی ئینسان حل لە سەرەتاوە لە دەستنوێژگرتنەوە لە ئیستیعدادی دەرونیەوە و هەروەها تەنان لە جلوبەرگەوە تەنانەت مەسەلا بڵین لە ڕووکردنە قیبلەوە ئەوش کات و شوێن و زەمانە هەڵبژێرێ کە بەڕاستی دوعا و پاڕانەوەی تێدا گیرایە کە ئەمەش گرنگە بەڕاستی لە بابەتەکەی ئێمەدا و هەروەها ئینسان بێگومان سەرەتا کە دەست پێ دەکات زانایان دەفەرمون بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ بکە بە مەدح و ستایشی خوای پەروەردگار بیما هو ئەهلو چەندە دەزانیت باسی وەصف و ستایشی خوای پەروەردگار بکەیت لە گەورەی خوای پەروەردگار لە زانایی خوای پەروەردگار لە توانایی خوای پەروەردگار لە قودرەتی خوای پەروەردگار یعنی ئەوەندەی کەوا تۆ تەیزانی لە قورئان یا لە حەدیث یا لە دوعاکانە یا لە قسەی زانایانە یعنی چەندت پێ دەکرێت تۆ زیاتر سوور بە لەسەر ئەوەی کەوا مدح و ستایشی خوای پەروەردگار کەی بە جۆرێکە وەکو چۆن منداڵێک بەڕاستی بەرامبەر بە دایکی یا بەرامبەر بە باوکی دێنێ مدح و ستایشی ولله المثل الأعلى البەتە مدح و ستایشی دایک و باوکی دەکا بۆ ئەوەی کەوا داواکاریەکەی جێبەجێکە کابێتانە ئیلحاح کە ئینسان داوا بکە وەروە تووشی مەلەل نەبێ لە سەرەتاوە بە وەصف و ستایشی خدای پەروەردگار و هەروەها بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێگومان ئەمە سەرەتای چوونە ناو بازنەی دوعا و پاڕانەوەیە خۆ ئەگەر وردەوردە لە دوعاکانە دوای ئەوەی کەوا مدح و ستایشی خوای پەروەردگار دەکات بێگومان بە ناوەکانی خوای پەروەردگار بە صیفەتەکانی خوای پەروەردگار ولله الأسماء الحسنى فادعوه بها يا ستار يا الله يا كريم يا رحمن يا رزاق يا قادر وهروها يا مغيث همو دوعاني كواتو بخيال خود دەتەوێت لە خوای پەروەردگاری داوا بکەی دوجار ئەو دوعانی کەوا جوامعی کەلیمەیە واتە هەموو وشەکانی تیاکۆ بۆتوانێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵان دەفەرمون زۆربەی دوعاکانی من جوامع الكلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة اللهم يا مقلب القلوب اللهم أصلح ديني الذي هو عصمة أمري بدعاكاني دەست پێ دەکات و دەڕوا ئیلحاح دەکات بەردەوام نابێ وەکو بڵێ بچۆن دەڵێن كل ببي بردوان بي لكوتايج دا بيقومان بصلاوات دان لسر بيغمبري خواه صلى الله عليه وسلم دعاء بكات وهروها وكو بيغمبري خواه فرمي وأنتم موقنون بالإجابة يقيني بخواي پرودگار هبه إن شاء الله خواي پرودگار دعاء كان قبول لك بمرجع إنسان توشي عصيان وسرپێچی گوناه و تاوان بە بەردەوامی تایدا نەژی و هەروەها خواردنی حرامی نەبێ خواردنەوەی حرامی نەبێ چونکە بەڕاستی وەکو لە فەرمودەکەی سعدی کوڕی ئەبی وەقاص هاتووە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ ئەکون مستەجاب الدعوە بۆ ئەوەی کەوا دوعاکان لای خوای پەروەردگار گیراب بێ لە وەڵامدا فەرمی ئەی سعد ئەطعم مەطعەمەک فەرمووی خواردنەکەت با پاک بێت تكون مستجاب الدعوة أو كما قال فرمي خوي برقا والله ما كانت داداته إن شاء الله زۆر باشە مامۆستا دەرفەتمان هیچ نەماوە بەڵام زۆر بە کورتی ئەم بابەتەی ئەم با بڵێن دەرفەتەی کە مامانە داوا لە بەڕێزت بکەم کۆمەڵێک دوعای خێر لێرەوە بۆ بەڕێستان و بۆ ئێمەش و بۆ مسلمانان بکەیت لەم شەوە مبارەکەیە وا ئێستاکە ئێمە لە مزگەوتەکانی بە هاوشێوەی مزگەوت لێرەیە کۆمەڵێک دوعای خێرمان بۆ بخوێنیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا واغفر لنا ربنا إنك أنت العزيز الحكيم ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم خدای پەروەردگار ئێمە بەناو سیفەتەکان لێ دەپاڕینەوانێ بەتایبەتی لەم شەوانەی لەیلەتول قەدر عەبدانێک و بەندانێکی خاوەن گوناه و تاوانین کە بەناو سیفەتەکانی خۆت و بە گەورەی خۆت لێمان خۆش بی خوای پەروەردگار لە گوناه و لە تاوانەکانمان خۆش بێ بەتایبەتی لەم کات و ساتانەدا کەوا ئێمە ئامادەگیمان هەیە بۆ ئەوەی کەوا بە زیکر و بە دوعا و بە پاڕانەوە بە قورئان خوێندن نزیک بینەوە لە خوای پەروەردگار داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی بۆ خاتی سیفەتە بەرزەکانی هیدایەتی گەنجەکانمان بدا
دنیادا ڕحم بە پیرەکانمان بکە داواکارم لە خوای پەروەردگار ڕحمان پێ بکات و هەروە ئەمن و ئاسایش لە وڵاتەمانە زیاتر بکە خوای پەروەردگار دەردی دەدەدارانمان چارەسەر بکە خوای پەروەردگار ئەوەی کەوا بە چاکی دەزانێ بۆ دینمان بۆ ژینمان ئەومان بۆ بکە خوای پەروەردگار عاقبەتمان بەخێر بگێڕیت و خوای پەروەردگار لە عاقبەت شەڕی بمان پارێزی خوای پەروەردگار ئەو هەنگاوانەی کەوا دەینین ئەو قسانی کەوا دەیکەین ئەو بەرنامە و قسانی کەوا ئەنجامی دەدەن خوای پەروەردگار وامە لێ بکە کەوا دووری بکەیتەوە لە ڕیایی تەنها لە بەرخاتی تۆ بێ خوای پەروەردگار داوا لێ دەکەین دوعا و پاڕانەوەکانمان نوێژ و تەراویح و هەروەها قورئان خوێندنی براو خوشکەکانمان لە هەموو کوچە و کەنارێکی ئەم سەرزەویەدا بەتایبەتی لە کوردستاندا بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆت بۆ خاتی صیفەتە بەرزەکانی خۆت لێ قبول بفەرمی خوای پەروەردگار ئێمە عەبد و بەندانێکین کە بەڕاستی خاوەنی گوناهین خاوانی تاوانین بەڵام ڕەحمەت و میهرەبانی تۆ زۆرە و هەروە ئێمە دوعاکەی دایکە عائیشەمان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کرد ئێمە تەرکیزی لەسەرەکەین و داوا دەکەین و پێت دەڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی باخواست کە ئەم دەرفەتت بێمە بەخشی سپاسەکەین مامۆستاگیان بەڵام دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوشی گیانتان بێ کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. Rice amaya? No, the rice. تعرف شو عربي؟ No, the good rice with the quack quack on the front. قهوة. ما بستم coffee. No, I'm looking for the good stuff. With the quack quack on the front. بخوا براتي ناقم أما يعني تي. كاج إبراهيم. أتخواز أحمد نبي تاري ولا؟ بزان أو كابرات سيدي. Looking for the rice, the good rice. زرخوش. quack quack quack. رايز يعني برنس. بس بخوي نازانم واك معناه سيا. It's that delicious rice with the quack. من جاكم هیوایەتم خواردنە جارێک ڕێم کەوتە عێراق برنجێکی زۆر خۆشیان بۆ هێنام دەنێک درێژ و تام خۆش بوو ئەوە نەخۆش بوو بەڵامەوە یەکسەر پرسییم ئەم برنجە خۆشە ناوی چییە؟ ئەوە بەرهەمەکانی نەورەسە نەورەس یانی سیگڵ quack quack ناوڕاس دەبڵێ ئەو برنجەی ڕسمی باڵندەکەی لەسرە ئیتر پێویستی ناکرد بڵێ برنجی یانزە بستویەکی نەوڕاس تامێکی لەبیر نەکراو ئەڤرو جیهان هەمین مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkêl cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە
سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە هەمویان وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لەی جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە دۆشاوی تەماتەی دیاری لە ناخی سروشتەوە تەماتە جوان و ئاڵ سروشتەکان کۆ دەکرێنەوە دەرەنجام لە کارگەیەکی سەردەمیانە و بە پێشکەوتووترین تەکنۆلۆژیای تۆماتیکی سەردەم بە ڕێژەی خەستی سەتاسی دۆشاوی تەماتەی دیاری بەرهەم ئەهێنرێ دۆشاوی تەماتەی دیاری ڕەنگێکی جوان و گەش تامێکی خۆش و چێژبەخش دۆشاوی تەماتەی دیاری شایستەی خوانی هەمووانە لە تام و ڕەنگ و کوالیتی ڕێکابەری دۆشاوە تورکیەکانە دۆشاوی تەماتەی دیاری با هەمومان سفرە و خوانەکانمان بە دۆشاوی تەماتەی دیاری پڕکەین لە چێژ و لەزەت دۆڵفین سی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵێ ئایزان دەچینە لای هاوکارمان سوەیب محەممەد لە سەی سادق لە شەوانی قەدر لەوێ بابزانی سوەیب لەکوێیە لە شەوانی قەدر لە چ مەجلیسێکە سوەیب سڵاوت لێبێ و تاعات و عیبادەتت قبول بێ لە خاتونان لە قەزای سەی سادە هاتوونەتە ماڵێک و ئەم شەو کە شەوی لەیلەت و قەدر و شەوێکی پیرۆزە هاتوون لێرەدا کۆبوونەتەوە تا درنگانێکی شەو لێرەدا دەمێنەوە نزا دەکەن و ئێستا وەک دەبین چەند خاتونێک هاتوون و من ئێستا ئافرەتێکم لەگەڵای دەمەوێت زانیاری زیاتر لەوە وەربگرم ئەگەر بێتە ئێرەوە بێ سەحمەد وەکو هاوڵاتیانی سەی سادە بەتایبەت ئافرەتان ئەم شەو بۆچ لێرە کۆبوونەتەوە ئاماژتان چییە؟ پێشەکی بەخێرەتتان ئەگەم دەستخۆشی لە کەناڵەکەشتانەکەم وەڵی پێش بە تەمای ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورن بۆ کۆبووینەتەوە بۆ شەوی لەیلەتول قەدر و سپاس بۆ خوای گەورە ئەم خوشکانە بەردەوام بووین ئەم 27 شەوەی ڕەمەزان هەموو شەوێک لەم ماڵە تەراویحمان کردووە خوای گەورە لێمان وەرگرێ ختمی قورئانمان دوو جار کردووە لە مزگەوتە ئیتر ئاوا تەسبیحاتەکەین وتارمان هەیە دوعامان هەیە خوای گەورە لێمان وەرگرێ ئینشاءالله زۆر باشە یعنی شەوان کاتەکانتان بەچی بەسەر دەمن تا درنگانێ دەمێنەوە وەڵی بەتایبەتی بە زۆری ئیمشەو نیازمان ئینشاءالله بمێنینەوە دوور کاسەلات تەسبیحیان کردووە ئەمڕۆ ختمی قورئانمان کردووە 20 ڕکات تەراویحمان کردووە 3 ڕکاتی ویترەکەین ئینشاءالله کۆمەڵە دوعاکەین ئیستا حالیان تەسبیحاتەکەین ئەوە باشە چی هۆ کارێکە هەموو ئافرەتە لێرەدا کۆبوونەتەوە ئایا تەنامە یەک گەڕەکەیان گەڕەکانی کەژاتی والله هی ئەم گەڕەکەش نییە هی خوارۆژ هاتووە ترا لە ماڵ لەو گۆڵانەی ئەو دیوەشتانیشتنمان هەیە والله هەر بەتەمای لێبوردنی خوای گەورە و ڕازیبوونی خوای گەورەی ئەی چۆن نەچوونەتە مزگەوتەوە بەخوا مزگەوت مناڵی زۆر تایە قەڕەباڵخی زۆر تایە حەزمان کرد ئاوا هەیە منترین ئاوا باشترە بۆ ئێمە بەگشتی خەڵکی سەی سادە چۆن پێشوازی دەکەن لە ڕەمەزانە وەڵی سواز بۆ خوای گەورە من لە هەموو تەمەنما لە ماوەی 24 ساڵ لەمە پێشوە هەتا ئیسە لێرە بووم هەموو ساڵێ ئاوا شەوانی لەیلەتول قەدرمان زین و کردێتەوە تەراویحمان هەبووە بەردەوام سواز بۆ خوای گەورە ختممان هەبووە تەسبیحاتمان هەبووە دوعام نزامان هەیە هەموو شەوێک
دوایی نوێژەکان شاءڵا بەتەمای ئەوەی خی گەورەش لێمان وەرگێ بەنیازن ئەم شەو تاکەی لێرە بەردەوام وڵای شەڵا تا ساعت 2 لێرە بین تر دوای ساعت 2 ڕۆیتەوە بۆ ئامادەکردنی هەرشێ و خواردن و ئەشتان وتارۆشت هەیە لێرە بەڵێ الحەمدوللا وتارمان هەیە دوعامان هەیە تەسبیحاتمان هەیە شەوەکانی تر تا درەنگێک لێرە بووین و دوایەوەش هەر کەس ڕۆشتە تۆرە ماڵی خۆی لەبەرەوەی شەوەکان تۆزێ ئیم ساڵ ئەمە 2 ساڵێکە شەوەکان کورت بوونەوە ینی بڵێ کەوتەتە بەرەوەی کردووە ئەینا شەوەکانی تر ساڵان هەتاوەکو 3 دەمەوبیان دائنیشتین و هەر دە شەوەکەش دائنیشتین ئیتر ئەم 2 ساڵە بۆنێ ئەم کۆرۆنا شتەوە تۆزێکەمان کردێتەوە ئەینا الحەمدوللا بەتەمای ڕازی بوونی خی گەورین و بەتەمای خی گەورە دەست نەنێ بە ڕوومانەوە هەموو دوعام نزا پارانەکانمان وەرگێ ئینشاءڵڵا لەخوای پەروەردگار داواکارین هەموو کێشە و مشکلەکانمان لە ئەم شەوە هەلکە بە پشتی خی گەورە بەڵێ سواس بۆ تۆ ئەمە یەکێک بوو لە سواسەکەم ئەمە یەکێک بوو لە خاتونی سەی سادق کە باسی ئەوەی کرد ئەم شەو لێرەدا کۆمینێتەوە ئامانجانەوە بووە زیاتر ڕەزامەندی خودای گەورە تەنها لێرەدا ئافرەتان لێرەدا کۆنەوە بەشێک لە ئافرەتانی قەزای سەی سادل لە مزگەوتەکان و بەشێکی کەش لە ماڵەکاندا کۆ دەبنەوە تا درەنگانێکی شەو دەمێنەوە نزا و پارانەوە دەکەن زۆر سپاس بۆ هاوکارمان سوێ محەممەد لە سەی سادخەوە لەگەڵ مامون سپاس بۆ زانیاریەکانت لازان دەچینە لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان کە هاوکارمان ئیمران لە هەولێرە و پێشکەشمان دەکات کە باسکردنە لە بەرەکەتی قورئان لە شەوی قەدردا بزانین لەم شەوەدا چۆن یادی قورئان و قورئان بخوێنین دەچمە لای ئیمران سڵای خوا لەبێت فەرمووەم تەوەرێمان پێشکەش بکە بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست ئەمڕۆ هەم باسی بەرەکەتی و فێربوون و لە بەرکردن و خوێندنی قورئان دەکەین و هاوکات بەیەکەوە گوێ لە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز دەگرین بێگومان گرنگترین شەوە هەروەکو هاوکارانم لە پێشووتر باسییان کرد یەکە لە گرنگترین شەوەکانی ساڵ کە قورئان تێدا دابەزیوە ئەمڕۆ لەگەڵ مامۆستا خالیدم مامۆستا خالید هاوکات قورئان خوێن و ئیمام و ماوەیەکی زۆرە خەریکی قورئان و فێرکردنی قورئانە بۆ منتیقەکەی خۆیان مامۆستا زۆر بەخێربێ زۆر خۆشحاڵم کە لەگەڵ هیوادارم سەرکەوتو و سەرفراز بن ئینشاءالله سەلامت مامۆستا خالید پێغمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردوین کە لەم شەوانە دوعایەکی تایبەتی بۆ دانون کە زۆر ئەم دوعایە دووبارەکەینەوە حەزەکەم بەیەکەوە سەرەتای بەرنامەکەمان بە دەنگی خۆشی جەنابەت سێ جارم دوعایە دووبارەکەینەوە و بەیەکەوە بیڵێنەوە و هاوکات بینەرانیش لەگەڵمان بڵێنەوە چونکەمە فەرمانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو مامۆستا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام
سلام هي حتى مطلع الفجر. جزاك الله مامۆستا خالید پێم بڵێت چەندێکە خۆت ئاشنای لەگەڵ قورآن و بە لە تەمەنی چەندیەوە قورآن دەخوێنی؟ سرتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد نبينا. طبعا لتمني فيش معمرين بعض صالي خريج خوێندنەوەی قورآنی پیرۆزم. سرتا دەستپێکی قورآنی پیرۆزم لە لای باوکم دەست پێ کرد، دواتریش لە لای چەند مامۆستایەکی بەڕێز قورآنم خوێند وەکو تەجوید و خوێندنەوەی گشتی. باشە مامۆستا خالید تەبان بینەران منیش یەکێک بوومە لەو تەڵەوانەی کە بەشێک لە لای مامۆستا خالید قورآنم خوێندەوە. مامۆستا جەنابەت بۆ ناسراوی بە تایبەت لە قەزای خەبات کە دانیشتووی ئەوێ کە بەشێکی زۆری خەڵکی وێت تەڵەبەی جەنابەت بوونە، بۆچی بەردەوام هەوڵت داوە قورآن فێری خەڵک بکەی و پێم بڵێ تا ئێستا نزیک چەند تەڵەبەت هەبووە؟ والله سرتا طبعا پیغمبر خدا صلی الله علیه و سلم دەفەرمی خيركم من تعلم القرآن وعلمه، يعني باشترین تان و چاکترین تان قورآن فێر بن و قورآنیش بڵێنەوە. بە حکمەوەی قەزای خەبات قەزایەکی گەورەیە و ئەمەش هەر خۆم لەوێندەر لە دایک بوومە، يعني جوودەشی و قووەت و هێزەشی باشمان دایتە قەزای خەبات لەوەی هەر لە هەموو ئاستەکان، ئاستی بچووک، ئاسی مامناوەند، ئاسی گەورە قورآنی بە قوتابیان برێن. الحەمدولله بەنسبەت وەڵی يعني بەڕێژە يعني زۆر جاران بیر لێ دەکەمەوە، يعني من گوتنەوەی قورآنی تقریبا 30 ساڵ دەبی یان 25 ساڵ دەبی قورآنی بە قوتابیان دەڵێن. الحەمدولله خەڵکەکی زۆر قورآنی لای من تاو کردووە و قوتابیم بوونا. مامۆستا تا چەند دڵخۆشی کە تەڵەبەکانی خۆ دەبینیتەوە ئێستا کە قورآن دەخوێنن یان لە مزگەوتەکان دەیان بینیت، هەستێکی چۆنت هەیە کە لە لای جەناب قورآنیان؟ يعني حقیقەتەن يعني پێغەمبەری خوا دەفەرمی خوای گەورە قەومێک بەرز دەکاتەوە بەم قورآنە. زاکاتێک ئەمە دەبینین خەڵکانێک قورآنیان خوێندووە یان لەسەر دەستی جێبەجێ دەکەن، ئەتوو هەست بە ئارامیەک دەکەی کە ئەو پەیامەی خوای گەورە کە بۆ ئێمەی ناردووە جێبەجێمان کردووە و خەڵکانێک دەبینی لە هەموو بابەتەکان لە خوێندنەوەی قورآن و جێبەجێکردنی ئاکار و ڕەوشتەکان زۆر سەرکەوتوو بوونە. ئەو کاتیش هەر دەبێتە مای خێر هەم بۆ ئێمە هەم بۆ مامۆستاکانمان هەم بۆ دایک و بابمان لە ڕۆژی قیامەت ئینشاءالله. الحەمدولله. مامۆستا حەزەکەم بچینەوە لای قورآن، جەنابەت لە شێوازی خوێندنی عێراقی ڕۆڵێکی زۆر زۆر باشت هەیە، حەزەکەم بە لەحنی عێراقی چەند ئاەتێکی قورآنی پیرۆزمان بۆ بخوێنی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله، إن الله يغفر الذنوب جميعا، إنه هو الغفور الرحيم. وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون. واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم
من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين. خالد جەنابەت لە ماوەی ڕابردوو بەهۆی خوێندنەوە بەشێکی چەند ساڵێک لە مصر بووی دواتریش لە تورکیا بووی تەمەنیشت لە عێراق بەڕێ کردووە کامەیان قورئان خوێنیان زیاتر لە نێوان ئەو سێ وڵاتە تۆ چیت بەدی دەکرد کە کاتێک سەردانی مزگەوتەکانی ئەو سێ شارە دەکرد هەم وڵاتەی هەم عێراق و هەم مصر و هەمیش تورکیا؟ لە حەقیقەتدا وەکو مصر مصریەکان بەڕاستی زۆر خزمەتی قورئان دەکەن و زۆربەی لە زۆربەی شارەکان و زۆربەی کورس و کوڵانەکان محفەزەیان هەیە شوێنی لەبەرکردنی قورئان بۆ منداڵەکانیان و مصری بە شێوەیەکی گشتی زۆربەیان قورئانیان لەبەرە هەر لە کاتی منداڵی بابیان دانێرنە محفەزەیان بەخۆیان قورئانیان پێ لەبەر دەکەن لە ڕاستیدا قورئان لەوێ زۆر بوو یعنی حەقیقەتەن زۆر جارە مەلایەک پێش کەت بە غەڵەتی کرد بە لە مزگەفتی احتیمالیە 56 نەفەر بەس دویان ڕاست کرد بەوە یعنی بە کچکاتی لەبەر دەکەن و زۆر زاران دەیانگۆ قورئان لەبەرکردن لە کنەما هەر بە مواسفات دانێ لەبەرەوەی زۆربەیان قورئانی لەبەرە ئەمما مامۆستایەکانی کە دەرسیان بەم گوتیە زۆربیان هەموو لە هەفتی و لە هەشتی و لە نوۆی قورئانیان لەبەر بووە و نەشم زانێ زۆر زار مامۆستایەکان کە قورئاتی دەرن ڕاوەستانیان نەبوو بەڵام بەنسبەت دەنگ ئەنی تورکیا یان مصر حقیقەتەن مصری لەبەرەوەی بەحکمی لە عەرەبی نزیکن یان بەیان لوغیان هەر عەرەبن مصری زیاتر ئاشنان بە قورئان هەرچەندە تورکیاش بەڕاستی مەقامات و شتیان زۆر خۆشە تورکیا چۆن بوو مامۆستا لە مزگەوتەکان قورئان خوێنەکان چۆن بوون قورئانیان ڕەوان بوو حقیقەتەن پێم وابێ بەشیش ئیمامەتیشت کردووە لە تورکیا من لەو مزگەفتە لێ ئیمامەتیم دەکرد یعنی ئەو زۆر جاران دەرسمان بە قوتابیانیش دەگوت لە ئەو خول و ئەوانەی کە لە هاوینان دەکرانەوە تورکیا بەڕاستی بابرین شێوازی قسەکردنیان لە پاش نەمانی خلافەی ئیسلامی دەوڵەتی عوسمانی ئەوان لە فۆنەتیشی عەرەبی دوورکەتنەوە بابێن نووسینە عەرەبی حتا نووسینەکە و خوێندنەوەکەشیان زۆر زەحمەت بووە یعنی هەتا فێر دەبن یعنی ئیشکالیان زۆرە بەس الحەمدوللا لەکن زۆربەی مزگەفتەکان شوێنی قورئان خوێندنی ئافرەتان و منداڵانیش هەیە و گرنگجێکی زۆر پێ دەدەن بەڵام بۆ کومەش نینە یعنی زۆر زاران یعنی کە دەرسم بە قوتابێکی بچووک دەگوت دەمگوت ماشەڵڵا مە لە عێراق لە دایک بوونا لوغەمان تەواوە ئەوزە گرنگی وەکوان ئیتیمام و گرنگی پێ نادێت کەسی تەڵەبەی قوتابیەکانی تورک زۆر ئیتیمام و گرنگی بە قورئاندا مامۆستا جەنابەت یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر گرنگیت بە فێرکردنی قورئانداوە بە تایبەت بۆ منداڵان ئامۆژگاری چێ بۆ دایک و باوکان و پێویستە هەر کەسێک بیهەوێ قورئان فێر بێت لە تەمەنی چەندی و هەوڵ بدا واللهی حەقیقەتەن ئێستا یعنی کە منداڵ دەگاتە تەمەنی یعنی ئەو کاتانەی 3 ساڵ 2 ساڵ 4 ساڵ دەبی دایک و باب لەگەری بن سەرەتای فێربوونی سوڕەتی خلاص و دواتر فێربوونی الحەمدە هێدی لەگەڵی بێ یعنی ئەگەر زۆر زارە مندار کچکەش بی تەمەنی 2 ساڵش بی فێرە بسمیلای دەکەی فێرە الحەمدولای دەکەی هێدی تا گەورە دەبی زۆر زاران کەلیمەکان لەسەر دەی قورسە بەڵام دەتوانی کە گەورە بی ئەو ئاەتانێک کە لەبەریت هێدی بەڕاست و ڕەوانی دروست دەبی و بە تایبەتی پێویستە لە مامۆستایەک بخوێنی و دایک و باوانش گرنگەش تایبەتیان پێدەم ڕاستی باشە مامۆستا فێربوونی قورئان بە تەمەنێکی گەورە قورسترە لەوەی کە بە تەمەنێکی زۆر یعنی تو ئەگەر ئەو کاتێکە منداڵە هەم لە ڕووی تەجوید و فێربوونی ڕاهاتن لەسەر زمانی فێر دەبی بەڵام ئینسان کە گەورەبی ناڵێن فێر نابی بەڵام ئیشەکەی قورستر دەبی باشە مامۆستا گوێمان لە چەند ئاەتێکی تری قورئانی پیرۆز بێ شەوانی قەدرە شەوانی گەورەن و شەوی دابەزینی قورئانی پیرۆزە زیاتر کاتەکانمان بە گوێگرتن لە قورئان بەڕێ بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ونفخ في الصور فصعق من
في السماوات ومن في الأرض إلا من شاء الله ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون ووفيت كل نفس ما عملت وهو أعلم بما يفعلون وسيق الذين كفروا إلى جهنم زمرا حتى إذا جاءوها فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم لقاء يومكم هذا قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. جزاك الله مصاب بێگومان قورآن خوێنمان زۆر زۆرە قورآن خوێنی عالەمیمان زۆرە بۆ فێربوونی قورآن باشتر وایە گوێ بە چ قورآن خوێنێک بدەیت ئایا ئەوەی کە خۆت پێ ئاسوودەی یان قورآن خوێنی تایبەتی فێربوونی قورآنمان هەیە ڕاستی ئەگەر بۆ فێربوونی قورآن بی پێویستە مامۆستایەک بی تۆزە ینی لەسەر خۆ بخوێنێتەوە وەکو مەسەلەن نمونەی مامۆستای گەورە محەممەد خەلیل الحوسەری و بەو دوایش محەممەد سەدیق مەشاویشمان هەیە هەر فێربوونی منداڵان یعنی دووبارە دەکاتەوە دەڵێت و بە هەمان شێوە خەلیفە تونێجی عەفاسی یعنی بەکامە دەنجی مرتاحی بەڵام وەکو فێربوونی کامل ئەمە قەزی لەحن ئەوە جیاواز بەڵام بەعامە و قورآن خوێنانەی کە هێواش دەخوێنن واتە لەسەر خۆ دەخوێنن باشترن بۆ فێربوونی قورآن بەڵێ تەمان مامۆستا قورآن خوێندن یان فێربوونی قورآن دەکرێت بەبێ مامۆستا بێ ڕاستی بەخۆی قورآن خوێندنە و قورآنێکە ئێستا لامانە و زۆربەی قیراتەکانی کە هەیە هەموو زۆربەی ئەو مامۆستایانێک کە ئیزازەشیان لە قرای وەرگرتیا وەکو سەنەد گەڕانیتیانەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم یعنی قورآن فێربوون خوێندنەوەکەی دەبی لە لای مامۆستایەکی بی و ناڵێن بێ مامۆستا فێر نابی ئێستا هۆکار زۆر وەکو قەلەم قورآنیان جۆڕاگرتن و وەسایلی زۆر وە ئێستا کە دەتوانی پرۆگرام هەیە بەشداری تێدا بکەی و بەرنامەی زوومی هەیە بەڕامێتکەیە دەتوانی فێربی ئەفزەڵتر و چاکتر وە لای مامۆستایەک بی بەشکە بەڕاستی قورآن ئەگە لای مامۆستایەکی نەبی محتەمەلە فێر نەبێتەوە باشە مامۆستا تۆ لە مصر بوویت و لە تورکیا بوویت و یعنی لەگەڵ عەرەبەکان باش تێکەڵیت هەیە با جێمان لە سرودێک یان ئەناشیدێکی عەرەبیش بێ کە بە دەنگی جەناب حەزمان لێیە باش فەرموو كل القلوب إلى الرسول تميل كل القلوب إلى الرسول تميل
ذاك شاهد ودليل فأما الدليل إذا ذكرت اسم محمد فتبقى دموع العاشقين تسيل يا زائر قبر حبيب الهادي يا زائر قبر حبيب الهادي أبلغ رسول الله شوق فؤادي. يا ربي ودنگت هر بردوام دستان خوش بیوش ماوسا کۆتا پەیامت بۆ شەیدایانی قورئان لە شەوی لەیلەت القەدرات چییە؟ وڵی پەیاممان بۆ قورئان خوێنان و مسلمانان بەردەوام لەسەر خوێندنەوەی قورئان و فێربوونی قورئان بەس ئەو نەبێت تەنها خوێندنەوەی قورئان بێ بەڵکو خوای گەورە قورئانەی بۆ ئێمە دابەزاندووە ليدبر آياته ليتذكر وبهمان شوى فێربوونی تەفسیرەکە و لە ژیانی ڕۆژانەمان زێبەجێ بکەن لەبەرەوەی سەحابەکانی پێغەمبەری ئەوان دەیانگوت ئێمە فێرە ئیمان بووین فێرە عەمەل بووین پێشەوەی فێرە قورئان خوێندنەوە بین. دەستەکانی خۆش مامۆستا خالی زۆر سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لە شاری هەولێر لەگەڵمان بوویت. بەڵێ زان و خۆشەویستان ئەم تەورەیەم لە شاری هەولێر پێشکەشکردم بۆ هیوای دەواازەیەک بێ بۆ فێربوون و زیاتر ئاشنابوون بە قورئانی پیرۆز. زۆر سپاس بۆ مامۆستا خالی دیش کە لە ستۆدیۆ شاری هەولێر لەگەڵم بوو. دەگەڕێمەوە لای ستۆدیۆی ناوەند برایانم لە شاری سلێمانیەوە. وڵایزان لەگەڵ هاوکارم پێکەوە دەستمان پێکرد دەیڵا دانیار تۆ بڕۆ نزا سەماعەکەم ڕێکەم. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیریدا هەولێرەوە ئەم تۆرەی پێشکەشکردین کە باسکردم لە بەرەکەتی قورئان لە شەوی قەدردا. ئازان خۆشەویستان ئەم چەند شەوەی کە ماومانە چەند شەوانێکی زۆر گرنگن کە گرنگە زۆرترین کاتەکانمان بە عیبادەت و بە پەرستش و بە دوعاکردن بەسەربەری دوورکەینەوە لە کۆمەڵێک شت کۆمەڵێک بابەت کە بابەتی لاوەکین و گرنگ نین و لەگەڵیشیدا گرنگە لە ماڵەوە خێزانەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم دەشەوەدا ئەم جۆرە کارانەی ئەنجام داوەیەکێک لەو کارانەی ئەو بۆ کە خێزانەکانی بەخەبەر کردوونەتەوە لە بۆی کە ئەوانیش لەگەڵیدا عیبادەت و پەرستش بکەن. بۆیە ئەم شەوانە شەوانێکی گرنگن با کەمترین خەومان تێدا ئەنجام بدەین بۆی کە زۆرترین عیبادەت و پەرستش لەم شەوانەدا جێبەجێ بکەین. وڵێ دانیار لە مێژووی زۆر دوورنا 300 ساڵ 350 ساڵێک بەر لە ئێستەی تەمەن لە نێو پەڕەکانی مێژوو بابەتێکی زۆر سەرنجڕاکێژەیە دڵنیام زۆر جار گوێتان لێ بووە زۆر جاریش باس کراوە ئەوی زۆر بە کورتی نەزەر عەلی تاڵەقانی خوێندکارێکە بێ لە یەکێک لە پێم وابێت لە مەدرسەی موریسیە لە تاران زۆر فەقیرە بێ بەڵام ئینسانێکی بە یەقین ئینسانێکەوە خوداپەرستێکی بەتوانە ڕۆژێک ئیتر بێتاقەتە بێ شەوێک نامەیە گەنووسێ بۆ خواڵێ من نەزەر عەلی تاڵەقانی بەندەی تۆ ئیتر یەقینم هەیە پێت خوای منی و یەڵا کۆمەڵێک داواکاریمەیە ژنێکی جوانمەوێ ماڵمەوێ ناوماڵمەوێ پارە ئیمکانیاتمەوێ نامەکە نووسێ و بەیانی با بۆ ماڵی خواش مزگەوتە ڕێک لەسەر بانی مزگەوتەکەی مزگەوتێک لە مزگەوتەکانی تاران دایەنێ بۆ بەیانیەکەی ناسڕەدین شای قاجار لەگەڵ هاوڕێکانی لە دەربارەوە چن بۆ ڕاو لە بەردەم ئەو مزگەوتەیە ئاڕۆنڕێک کاتی بانگێک گەر هەڵە نەبم ئێبێ بانگی با بڵێن عەسر بێت لە کاتی بانگدانەکەیە شەماڵێک هەڵەکە قاغەزەکەی نەزەر عەلی لەسەر بانەوە کێتە بەردەم ناسڕەدین شای قاجار هەڵیەگرێتەوەی خوێنێتەوە سێرەکە کابرایەک و نامێکی بۆ خوا نووسیوەڵێ ئەم هەموو داواکاریان نەمەوێت. ناسڕەدین شای قاجاریش سەفەری ڕاوەکەی کانسڵەکاتەوە چێتەوە بۆ کۆشک و ئەڵێ بچن نەزەر عەلی تاڵەقانی لە فلان مەدرسەیە بۆم بێنن پێڵێ تۆ نامەیەکرد نووسیوە بۆ خوددا و خودداش نامەکەیاوە بە من و منیش خۆم بە عەبد و وەروەها نوێنەرێک گیان با بڵێن وەکیلێک دانێم کەوا ئێستا کە دەسەڵاتم هەیە هەموو داواکاریەکانی دەست بەجێ لەوێ بۆ دیارەکە وەڵام یەک پرسیاری لەیەکە ئەڵێ بە چ ڕۆحیەتێکەوە ئەم نامەیەت بۆ خوا نووسی وا خوا نامەکەی تۆی هێنا و خستێ بەردەستی ئێمە ئەویش زۆر جوان وەڵامەداتەوە ئەڵێ
هێندە یەقینم بەوە هەبوو کە خۆم چەند ناوم نەزەر عەلی تاڵەقانیە دوو هێندە یەقینم بەوە هەبوو کە خوددا وەڵامی نامەکەی من ئەداتەوە جا لێرەیە ئەمە من لە سەردەمی ناسڕەدین شای قاجارە نەژیاوم بەڵام تەواوی کتێبەکانی سەردەمی قاجاری ئەم چیرۆکە وەروە خودی نامەکەش ئێستاکە ماوەتەوە وەکو یەکێک لە شوێنەوار و دەستنووسەکان چەند گرینگە مرۆڤ بە یەقینەوە لە خوددا بپارێتەوە بە تایبەتیش لە شەوانێکی پیرۆزی وەکو شەوانی قەدر و بە تایبەتی تریش لە 27 ڕەمەزان و بە تایبەتی تریش لە درنگانی شەوێک کە ئێستا ئەم کاتەیە جا ئەو دەرفەتانەی خوددا پێوەی بەخشیوە بە یەقینەوە لە خوددا بپارێنەوە بۆ لێخۆشبوون بۆ خۆتان بۆ خزم و خەز بۆ نەخۆشی بۆ قەرزی قەرزاران لێرەشەوە ئێمە بە یەقینەوە لە خوا دەپارێنەوە خوای گەورە هەر هەمومان عاقیبەت خێرکە هەر هیچ ناخوای گەورە دانیار خۆم عاقیبەت خێرکە ئیشەڵایەوە عاقیبەت خێر بن ئینشاءڵڵا هەمیشە عاقیبەت خێر دەبی مامۆسای درست بەڵازان دەچینە لای ڤیتیە کە دەستگای بەخشین بە یارمەتی و بە هاوکاری خێرخوازان دەستگایەکە کە لە هەرێمی کوردستان توانوویەتی ئەو خزمەتە زۆرە بە هەژاران و بێباوکان و بێنازام کات لەم ساڵیشدا چەندین چالاکی و چەندین بەخشینی جیاوازی لە سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا ئەنجام داوە یەکێک لەو بەخشینانەی کە ئەنجامی داوە لە شاری ڕانیەدا بەشکردنی جلی جەژن بۆ بەسەر بێباوکاندا پێکەوە بینەری ئەوە دەبێت نادانیار ئەو ڤیتیە پێشتر هاوکارانمان گوێم لە هاوکارانم نییە منیش گوێم لە هاوکارانم نییە بەڵام ڕاستەخۆ لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانمانەوەکەوا لە ناو مزگەوتەکانن لە شاری کەرکووک لەوێ لە مزگەوتێک هاوکارمان چیانووری وتاری مامۆستایەکی ئاینیمان بۆ دەگوازێتەوە کە دیارە لە شەوانی قەدر لە شاری کەرکووکیش و هاوشێوەی زۆربەی شار و شارۆچەکانی تری کوردستان موسڵمانان کۆبوونەتەوە بۆ زکر و پەرستش و پاڕانەوە ڕاستەوخۆ ئێمە چینە کەرکووک بە هاوکاری هاوکارانمان کاکچیانووری لەوێەوە لە مزگەوتێک لە شاری کەرکووک کەوا لە شەوانی قەدر مامۆستا وتارێک پێشکەش دەکای مەشسوود لەم دەرفەتە وەردەگرین و گوێبیستی وتەجوانەکانی مامۆستا دەبین. فهمنا اللهم ارزقنا الإخلاص في القول والعمل اللهم آمين يا رب العالمين. براني بريز خوشويست قدر قرانم لم شوي قدردا سلام ورحمتي خواي قورتان ليبيا سلامك بمعناي أو سلاميك خواي قورا لسورة القدر باسي أكا سلام هي حتى مطلع الفجر سلامك ببيت ماي سلامتي دين إيمان مان سلامك ببيت ماي سلامتي جين وجيان مان سلامك ببيت ماي سلامتي كارو كرد وكان مان خوش ويستكان بوخوا معلومة شوي قدر كقوري ومانجي رمضان كبيروزا لبر أوي خلاتك هاتو تخوار ولا آسمان في أو تري قرآن أو قرآني كخواي قورا أفرمير لو أنزلنا هذا القرآن اسمي إشارية أقر أم قرآن ما نازل بكردايا على جبل بوسر كشيويكي زور بهيز وزور بتوانا لرأيته خاشعا متصدعا من خشية الله أو قرآن ككلامي خوايا أقر بيوتو خواي پروردگار أفرمير دامان بكردايا بوسر قورترين وبهيزترين چيا لسر زويا أو چيا وشاخي كلاي أم الزور بهيز وزور بتوانايا لهيبت وقوري قرآن تفرتنا أبو آثارنا أما بلاب أم قرآن خواي قورة دايقرتو بوسر ضلي إنسان بوسر عقلي إنسان بوسر هستي إنسان بوسر ناخي إنسان هتا بختوريك لدنيايا خوش گوزرانيك آسودة بي خوش ويستكانم گرنگ اما كاتيك مانجي رمضان دي لقل قرآن دور كينوا بچين خزمتي قرآن أو قرآني كخواي قورة أفرمي فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى هر كسيك شويني أم هدايا بكوية هدايا يعني ترا يعني الروشنائي يعني آموشگاري يعني الريني شاندر يعني دل خوشكر يعني آسودة بخش هر كسيك شويني أم ترا وهدايا بكوية دل نيابي آسودة بي بغم بي فلا يضل ولا يشقى نتوشي ضلالة قمرائي أبي نتوشي شقاوة جيان قرسي وجيان ناخوشي أبي بلان بيتوانكشي ومن أعرض عن ذكري هر كسيك بش لم ذكري خوايا بكا لم منهجي خوايا بكا لم كلامي خوايا بكا
فإن له معيشة ضنكا ژیانێکی قورس ژیانێکی ناڕەحەت وا نەزانین قورس یعنی پارەی نابێ یعنی ماڵی نابێ یعنی سەروەت و سامانی نابێ ناخۆشەویستەکانم لە ناخەوە ژیانی ناخۆشە لە ناخەوە مرتاح نییە ئەو دڵی هەموو ڕۆژی ئاوا تەخوازێ بە مردن فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى لدنيا ژیانی زۆر ناخۆشە بێ بەخوا لە کۆشک و تەلارە ئەژی بەڵام مرتاح نییە ئاسوودە نییە ئێستا بە بەڵگە بۆ تەسەلمیێنەوە قسەی خوا ونحشره يوم القيامة أعمى لدنيا دوو چاوی ساغی هەیە هەموو شتێکە بینێ تەنها کەلامەکەی خوا نابینێ خوای پەروەردگاریشە فەرمێ من لە قیامەتە تۆ بە چۆری حەشر ئەکەم ئەعمە ئەم ئینسانە ئەڵێ خوایە ڕەبی لیمە حەشەرتەنی ئەعما وەقەد كنت بەصیرە خوایە بۆ بە چۆری حەشر مەکەی یاخر من دوو چاوی ساغم هەبوو خوای پەروەردگارە فەرمێ كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى ڕۆژگارێکە بوو ئاەتەکانی ئێمە ئەهات بۆ لای تۆ ئاەتەکانی ئێمە باسە کرا تۆ لە بیرت کرد ئێمەش تۆ لە بیرەکەی خۆشەویستەکانم ئەم قورئانە ئیمامی عومەر لە ماڵ دەرچوو وتی وعد بێ ئەمڕۆ محەممەدی کوڕی عەبدوڵڵا بکوژم کە دەرئەچێ لە ڕێ ئەچێتە ماڵی زاواکەی لەوێ گوێ لە چەند پەیدێکی قورئانە بێ چەند ئاەتێ لە قورئان لە سوورەتی طاها ما أنزلنا عليك القرآن لتشقى كجوي لم آياتنا أبي عمريك وعدي داوى محمد يبكوجي بلام كجوي لآيات كان أبي عليك وخاوني أم بيام الرسالة اللي شوية تخوى فيهم نشانده أو يسي قتلك بلام كجوي لآيات كان أبي عليك وخاوني أم بيام الرسالة تخوى فيهم نشانده دلوني عليه بمنير بولاي عدي كريم مطعم ئەڵێم مەغریبانێ بوو ڕەد بووم گوێم لە محەممەد بوو سوورەتی تووری ئەخوێند گەیشتە ئەم ئاەتانە ئەم خولق من غير شيء أم هم الخالقون أم خلقوا السماوات والأرض بل لا يوقنون کە گوێم لەم ئاەتانە بوو خوای گەورە فەرمی ئایا ئێوە خۆتان دروست کردوون ئێوە خۆتان هاتونەتە دنیا یان خالقێکتان هەیە ئەوە ئێوە ئەرز و ئاسمانتان دروست کردووە یان کەسێکی تر هەیە ئەوە ئێوە دەسەڵاتی ئەرز و ئاسمانتان هەیە یان کەسێک ئەڵێ کە گوێم لەم ئاەتانە بوو ڕاوەستام دڵم خەریک بوو لە لەشم دەرچێ هەتا محەممەد نیە بوویەوە وتم وەرە ئەمە چییە تێم گێنە وتمە مە قورئانە دەست بەجێ لێوتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله ئەم قورئانە کاتێک جەعفەری طەیار لە وڵاتی حەبەشە بۆ مەلیکی نەجاشی ئەیخوێنێتەوە ئەم مەلیکی نەجاشیە نە زمانی قورئان ئەزانێ نە لە قورئان حاڵیە بێ بەڵام چونکە ناخی پاکە ئەوە نهێنیەکەیە چونکە بەڕاستی دیندارە و لەسەر منهەجی پێغەمبەر عیسایە سەلامی خوای لەسەر بێ کاتێک جەعفەری طەیار سوورەتی مەریەمی بۆ ئەخوێنێتەوە دڵۆ فرمێسک لە چاوەکانی مەلیکی نەجاشی مەلیکی حەبەشە دێتە خوارەوە ڕیشی پڕە بێ لە فرمێسک وتی وەڵڵاهی ئەوەی ئێوە هێناوتانە هیچ فەرقێکی نییە لەگەڵەوەی کە عیسا باسی ئەکا وەڵڵاهی من ئێوە نانێرمەوە بۆ ناو شاری مەککە و تەسلیمی ئەو دڕندانەتان ناکەم لە لای من معەزەز مکەڕەم مشەڕەف ئەبێ بژین ئەم قورئانە خۆشەویستەکانم ثابتی کوڕی قەیس وتاربێژی ئەنساڕیەکان بوو لە شاری مەدینە کاتێک گوێی لێ بۆ ئەم ئاەتە هاتە خوارەوە لە سوورەتی الحجورات خوای پەروەردگار فەرمی یا ئەیها الذین آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالجهر كبعضكم لبعض بۆ خوایە أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون خوای گەورە فەرمووی هۆ ئیمانداران لە ئاستی پێغەمبەرە صلى الله عليه وسلم دەنگ بەرزەوە نەکەن بێئەدەبی نەکەن لە حوزوری محەممەد عليه الصلاة والسلام و نەزانن پێغەمبەر محەممەد عليه الصلاة والسلام کەسێکی سادە و ئاساییە وەکو خۆتان چۆن بانگیەکەکەن هۆ عەول هۆ قادر هۆ جەبار نا وەکو ئەوە بانگی نەکەن محەممەد ڕەسوول اللهە صلى الله عليه وسلم نەبۆتان هەیە لە حوزوری دەنگ بەرزەوەکەن نەبۆشتان هەیە بە ناوی خۆی و بانگیکەن بڵێن یا ڕەسوول الله صلى الله عليه وسلم ثابتی کوڕی قەیس وتاربێژی ئەنساڕیەکانە دەنگی بەرزەکە قساکە کە گوێی لەم ئاەتە و پەیڤە بوو چوە ماڵەوە دەرگای لە خۆی داخست هەموو ڕۆژی ئەگریا
وتی بەخوا من لەو کەسانم کە خوا ڕەحمم لێ ناکە من دەنگم زۆر بەرزە لە ئاسی محەممەد عليه الصلاة والسلام کاتێک لەگەڵ ڕەسوڵڵایە کە قسە ئەەکەم زۆر دەنگم بەرزە بەخوا مایەتە شوملی منەکە دەرگای لە خۆی داخست ناچووە دەرەوە پێغەمبەریان سەیری کرد ثابت دیار نییە هەو بۆ ثابت نابینم ئەوە ثابت بۆ دیار نییە سعدی کوڕی معاذ وتی یا ڕەسوڵ الله من هاوسێمە بەخوا هیچم نەبیستووە دەوتی بڕۆ بزانە بۆ دیار نییە ثابت سعدی کوڕی معاذ هات لە دەرگایدا ثابت هاتە دەرەوە ڕەنگی ڕەشەڵگەڕاوە بێتاقات ئەوە چیتە ثابت نەخۆشی ناوەڵڵا قەرزاری نەوەڵڵا مشکلەت هەیە نایچم نییە ئەی بوا بێتاقەتی بۆ پێغەمبەرگیان نابینیە هەواڵتە پرسێ وتی ئەی تۆ ئاەتەکەت جۆ لێ نەبوو دابەزی خوای گەورە فەرمێ هۆ ئیمانداران دەنگ بەرزەو مەکەن لە ئاسی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام کاتێکیش بانگی ئەکەن وەکو یەکتر بانگی ئەو نەکەن مەقامی بەنێ تەشریفی بەنێ مەکانەتی بەنێ تو نازانی من دەنگم چەند بەرزە من لە ئاگری دۆزەخم من لەو کەسانم کە ئەچم بەرەو دۆزەخ سەحابەی پێغەمبەر عليه الصلاة والسلام سعدی کوڕی معازش نازانێت چی بڵێ گەڕایە بۆ لای ڕەسوڵ الله فەرمی یا ڕەسوڵ الله ثابت وا ئەڵێ پێغەمبەریان فەرمووی نا بڕۆ بە ثابت بڵێ بەل هو من ئەهل الجەنە چەند خۆشە خۆشەویستەکان بڕۆ مژدەی بەرە بڵێ ئەو ئەهلی بەهەشتە ئەو لە دۆزەخیەکان نییە ئەمە لەگەڵ قورئانە تەفاعولی کردووە فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى بەڵام ئەوەی کە پشت لەم قورئانە ئەکا بەخوا هەرچەندێ دەوڵەمەند بێ هەرچەندێ پایەدار بێ لە ناخەوە مرتاح نییە لە ساڵی 2009 لە وڵاتی بریتانیا کابرایەکە بوو ناوی جۆن ڕەیس بوو ملیاردێر پارەدار سەرمایەدار تەمەنی 35 ساڵە لە ئەنتەرنێت لێی دەبڵێت جۆن ڕەیس گەنجێکی 35 ساڵ خاوەنی مەلاین دۆلارە دە 12 نەوع سیارەی هەیە یەکێ لە سیارەکانی سیارەی ڕۆزڕایزە کە بایی 35 دەفتەر دۆلارە ئەوە سیارەی تایبەتی خۆیەتی دە 12 سیارەتشی لە گەراجەکە ڕاگرتووە ئەوەی کە من و تۆ تەسەوڕی ناکەین لە خۆشی و ڕەفاهەتی ژیانە ئەم پیاوە هەیەی جۆن ڕەیس هەموو ساڵێک ژنشی هەیە خاوەنی 2 مناڵیشە هەموو ساڵێک لە کاتی جەژنی کریسمزە سەری ساڵ ئەوانەی دۆست و برادەر خۆین بانگێشنامەیانەکە ئەیان با بۆ ڤێلاکەی خۆی لە باشووری ئینگلترا ئەلەوێ یەک هەفتە نایەنەوە لە وڵاتی بریتانیا کام چێشلێنەر هەیە زۆر بەتوانایە کامە شێفێکی زۆر بەتوانایە ئەیهێنا ئەو هەفتەیە پارەیەکی زۆر و زەبەلاحی خسە بەردەمی ئەویت خواردنی خۆش شەرابی خۆش لە بەرەوەی میوانی ئازیزم هەیە لە ساڵی 2009 پێش ئەوەی میوانەکانی بگەنە کۆشک و تەلارەکەی لە ئەنگلترا چووە ژوورەکەی خۆیەوە دەماچەیەکی دەرکرد و نایاسەری خۆیەوە ئینتیحاری کرد و خۆی کوشت ملیاردێر دووەمیان پۆل کاسڵی ناوە ئەمیش هەر بریتانیە ئەم پیاوەش ملیاردێرە ئەم پیاوە یاریەکەیە لە وڵاتانە ئەکرێ پێوتری یاری پۆلۆ ئەگەر دیقەت بدەن لەسەر هەنیە بلوس و جلەکان ڕسمێکەیە ئەسپێکە زەلامێک لە بانێتی و دارێکی بەدەسەوەیە ئەوە یاری پۆلۆی پێوترێن ئەم پیاوە ئەم پۆل کاسڵە کە خەڵکی بریتانیایە یاریزانێکی معتەرەفە لە وڵاتی بریتانیا مەلیکەی بریتانیا ئیلزابێز خۆی بە شەخسی هەدیە و خەڵاتی پێداوە لە بەرەوەی زۆر بەتوانایە ئەم پیاوە ڕۆژێکیان لە لەندەن ئەچێ بۆ میترۆ شوێنی قیتار و شەمەنەفەر لە شێر زەویە لە جادا و لە شاریعی ئۆکسفۆرد لە لەندەن لە وڵاتی بریتانیا بەناوبانگترین شەقامە کە ئەچێتە میترۆکەوە پێش ئەوەی میترۆکە بوەستێ خۆی فرادە دەژێر میترۆکە و ئینتیحارەکە خۆیە کوژێ ئەوە جۆن ڕەیس ملیاردێرە لە 2009 ئەوە پۆل کاسڵ ملیاردێر لە 2010 ئەم کارە بەسەر خۆی هێنێ خۆشەویستەکانم ئەمە لە ماڵی دنیا هیچ کەم و کوڕێکیان نییە سەروەت سامان دەوڵەمەنی خوا پێداوی ئەوەی کە من و تۆ ئاواتی پێ ئەخوازین هەمان بێ ئەو هەیەی لە مەتار تیارەی تایبەتی خۆیە کە ئەوێ سەفەرکە بە تیارەی تایبەتی خۆی سەفەرەکە چۆن ئێمە سیاری خۆمانەیە چینە هەولێر و سلێمانی ئەو بۆ وڵاتەکان بە تیارەی تایبەتی خۆیان ڕۆ
باشە ئەمانە بۆ ئینتیحارەکەن بۆ خۆیان نەکوژن خۆشەویستەکان دەوڵەمەنی پارەداری خۆشگوزەرانی ڕەفاهیەت بۆ هەر وڵاتێک هەر شوێنێک هەر شتێک مەبەستی بێدەستی پێیەگە بەڵام ئینتیحارەکە خۆیە کوژێ قورآن فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ژیانێکی ناخۆش ژیانە ناخۆشە گوتمانەوە نییە سەرۆت و سامانی هەیە دڵی ناخۆشە دڵی مرتاح نییە بۆ ئەوەی نمونونەکە نزیکەمەوە لە خۆم و خۆتان دوو پاشا ئەبن هەردووکیان دەسەڵاتدارن بەڵام پێکەوە ناسازێن ئەکەنە شەڕ یەکێک لە پاشاکان سەر ئەکەوێ بەسەر ئەم پاشایە و ئەیکوژێ کاتێک ئەیکوژێ وڵات داگیرەکە ئەو پاشایی کە ئەکوژرێ کچێکی جوان و جاحێڵی هەیە شازادەیە ئەڵێ من وڵاتمان وێران بوو باوکم کوژرا خۆ ناکرێ من دیل بم دەست بەجێ لە دەرگایەکی نیهێنی پشت کۆشکەکەەوە ڕائکاو ئەڕوا خۆی ئەگەێنێت لادەیەک لەو لادەیە مەجبورە هیچ مەجاری نییە شوو ئەکاتە فەلاحێک سادە و ساکار لە کۆشکی پاشایەتیەوە شوو ئەکاتە جوتیارێک بەڵام جوتیارێکی زۆر زاهتە و فەقیر ئەم جوتیارە سەیری ئەم ئافرەتە ئەکا نایناسێ ئەمە شازادەیە بەڵام ئەمەنە جوان و جەمالەکەی ئەم پیاوە سەرسامە بێ پێی سەیرەکە ئەم ئافرەتە زۆر بێتاقەتە زۆر غەمبارە بەردەوام ئەگری بیرەکاتەوە ئەڵێ وەڵڵاهی هەبێت و نەبێ ئەم هاوسەرێ من بۆیە ئەگری حەزی لە خواردنی مەحشیە باینجانمان نییە ئەچێ بۆ بازار دوو علاگە پڕەکە لە باینجان و ئیهێنێ لە بەردەم ژنەکەی فڕێدا ئەڵێ ها ئافرەت بڕۆ مەحشیمان بۆ بکە باینجان سوورەوەکە ئەم ژنەی ئەوەی ترەگری فەلا حەبیرەکاتەوە ئەڵێ ها مەحشی پێویستی بە چییە پێویستی بە سەوزەیە پێویستی بە پیازە ئەڕوا ئەوەی کەی بۆ هێنێ کە ئیهێنیە دایانەیە ئەم ژنەوەی ترەگری ئەوە نەیتر بێتاقەتە بێ زانایانە فەرموون ئەم نمونەیە ڕێک لە ژیانی خۆمان ڕوئەدا چییە نمونونەکە خۆشەویستەکانم ئەم فەلاحە ئەم جوتیارە ئەم لاشەی من و تۆیە و ئەزانین بە نان و ئاو دڵخۆشە بێ و ئەزانین بە سەروەت و سامانی دنیا بەختەوەرە بێ ئەو خۆراکە خۆشەویستەکانم خۆراکی ئەم لاشەیەیە بۆ ئەوەی بەردەوام بێ لە ژیاندا نەبڕێ بەڵام ئەو شازادەیە ڕوحە ڕوح ئەو ڕوحە بە نان و ئاو تێر نابێ بە سەروەت و سامان تێر نابێ بە دەوڵەمەنی تێر نابێ بە کەلامی خوا و بە قورئان و بە دینداری و خواناسی خواپەرستی ئەو شازادەیە بەختەوەرە بێ گرنگە کاتێک من بە دوای بەختەوەری ئەگەڕێم وەکو ئەو نەخۆشەم لێ نەیە کە چووە لای دکتۆری وتی دکتۆر گوێم ئیدارەی لێ هەڵگرتووم ژیانی لێ هەڵگرتووم دکتۆرەکەوتی ئاسانە فەحسی ئەکەین پشکنینی بۆ ئەکەین فەحس و پشکنینی بۆ کرا وتی گوێی ناوڕاستت ئوذنی وستات ئیلتیهابێکی زۆری هەیە حەپ و کەپسولت بۆ ئەنووسم ڕۆژی دوو جاربی خۆ چاکەوی عیلاجەکەی داپێ ڕۆی دوای دوو ڕۆژ نەخۆشەکە هاتەوەتی دکتۆر ئیدارەم نییە ئۆقرەم نییە چارەسەرم کە وتی ئاخر ئیلتیهابەکەت زۆرە ئەبێت هەفتەیە حەپەکە بخۆی وتی ناتوانم عیلاجەکەم بۆ بگۆڕە وتی نابێ ئەبێ بیخۆی وتی ناتوانم بیخۆم دووبارە سڵاوتان لەبێ دازان دەچینە لای پەیامبەرمان ڕامیار ڕوسمات کە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانیە ڕامیار سڵاوی خوارد لەبێت بەڕێزتان لە کوێن لە چ مزگەوتێکن بەڵێ دانیار سڵاوی خواتان لێبێت شەوتان باش دیارە من ئێستا لە مزگەوتی خێرخوازانم لە شاری سلێمانی ئەم شەوە هەموو مزگەوتەکان لە سەرتاپەی هەرێمی کوردستان و لە تەواوی زۆربەی وڵاتانی ئیسلامیش یان لە زۆربەی وڵاتان ئەم شەو شەوی 27 مانگی ڕەمەزانە هاوڵاتیان موسڵمانە نوێژخەنان ینی لەم شەوەدا بە زیکر و پاڕانەوە و یادی خوا دەیانەوێت کە ینی بپاڕێنەوە لە خوای گەورە کە لەم شەوەدا لە گوناهەکانیان خۆش بێت کە ئەم شەوە دیارە بەلای زۆربەی زانانەوە وا دیاری کراوەکە شەوی 27 شەوی قەدرە بۆیە ئێستا ئەو دیمەنانی کە دەیبینن لە کامێرەکەەوە
دیمەنی هاوڵاتیان و نوێژخێنانە کە هاتوونەتە مزگەوتەکان بۆ ئەوەی کە ینی دوعا بکەن و پاڕانەوە بکەن نزا بکەن کە خۆی گەورە لەو گوناهانەی کە لە ڕابردوو کردویانە لیان خۆش پێ دەچینە لای بەشێک لە ئەو هاوڵاتیانەی کە هاتوون بزانین قسەیان چییە چی دەڵێن لە شەوی قەدر. مامەجان سلام عەلەیکم. چیت هەیە لەم شەوەدا ینی بە تایبەتی ینی چی دوعایەک بکرێن باش؟ الحمد لله الذي خلقني وهداني وجعلني من المسلمين. الحمد والسلام هو خواهيك خلقك وهدايتي الحمد والسلام برب العالمين. وميدم هي لأخوي تبارك وتعالى لتوانا كان بوري رحم براب بردو مان بكو دا هاتو مان بالخير إن شاء الله. السلام عليكم ورحمة الله فرع خوي قوري إن شاء الله لتان قبولك إن شاء الله. ماما جان قرآني شيخيني خوي قوري قبولك إن شاء الله. السلام عليكم ماما جان باشا بو أمشو شوي بسحوتي مانكي رمضان دانيش ولا مزقود يعني إن شاء الله لم شودا يعني خلق هموي بكم هاتوتا مزقودا كان جا والله براسي هروكو أو دعائك فرمي نرجو عفوك ونخشى عذابك. إما براسي لم شوا داواي رحمو بزيل أخواء كينو وترسو بمن هي العذابي پروردگار بتايبتي لم شوشا كوكو بيغمري خوا فريدايك عايشة من كردوك أي فرمو أو دعاء بكن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعفو عنا. أم دعاء زود باراكنو ودعاء سرفرازي وسركودن بو همو مسلماناني سروي زوي أكين لهمو زيقايق ودعاء خوشبختي بو همو گروهی بەشەریە دەکەن لەم سەرزەویە کە خوای گەورە هیدایەتیان با و لە شەڕ و نەهامەتی و نەکبەتی لە جاتیان بێ بە تایبەتیش ئەم وڵاتی خۆمان خوای گەورە بیپارێزێ لە هەموو دەرد و بەڵا و مصیبەتێک و لە هەموو ناخۆشیەک و خۆشی و سەرفرازی ڕوو لەم خەڵکە کات و ئەم خەڵکە خوای گەورە زیاتر بەرە و ئەم دینە هیدایەتی باتوانە ئینشاء الله. قوربانە. دیارە هاوکارم ڕامیار لە شاری سلێمانی لە مزگەوتێکە وەک لە دیبەنەکان ئەبینن لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان خەڵکیەکی زۆر لە مزگەوتەکان کۆبوونەتەوە بە مەبەستی پیرۆزڕاگرتنی شەوانی قەدر. گەچی پێم وا بێ هاوکارم ڕامیار لەگەڵمان نەما بەڵام ڕامیار دیمەنەکان با بەردەوام بن دەچینە لای هاوکارمان کاگازاد ئۆمەراوایی. کاگازاد سڵاوت لێبێ بەڕێستان لەکوێن بارودۆخ و شەوی قەدر و زانیارەکان لای بەڕێستان چین؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن تاعات و عیبادەت و خۆش و نوێژتان قبوڵ بێتن. پەروەردگار شەوی لەیلەتول قەدر بەنسیب ئێمە و ئێوە و تەواوی مسلمانان کاتن. من لە یەکێک لە مزگەوتەکانی قەزای سۆرانم دیارە لێرە مسلمانانێکی زۆر هاتوونەتە مزگەوت و لێرە فەرزشەکان ئەنجام دەدەن هەم لە ئەنجامدانی شەو نوێژ و قورئان خوێندن و هەروەها گوێگرتن لە وتاری مامۆستایانی ئاینی وەک دەبینن لە ئێستادا مسلمانانێکی زۆر لە مزگەوتە کۆبوونەتەوە هیچ شوێنێک نەماوەتەوە مسلمانانی تیادابنێ شن هەر لە ژوورەوە لە ناو خۆشەی مزگەوتەکە گەر هاوکارم یارمەتی دەرم بێتە نوێنەکانتان بۆ بگوازێتەوە وەک ئەبینن ژمارەیەکی زۆر لە مسلمانان هاتوونەتە مزگەوتەوە پەرستەکان تێدا ئەنجام دەدەن بە ئومێدی گەیشتن بە شەوی پیرۆز شەوی لەیلەتول قەدر خوای پەروەردگار بە ئومێدی ئەوەی ئەم شەوە پیرۆزە پاداشتی بەنسیب هەموو مسلمانان بکاتن. دیارە شەوی لەیلەتول قەدر یەکێکە لەو شەوانەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تاکیدی لەسەر کردوتەوە کەوا مسلمانان گرنگی پێ بدەن و پەرستشی تیادا ئەنجام بدەن بۆیە مسلمانانیش ئەم شەوە بەرز و پیرۆز ڕائەگرن و پەرستشی تیادا ئەنجام دەدەن. من یەکێک لە نوێژخوێنان وەرەگرم لە ئێستادا ئەگەر بێتە ئێرانە سڵاوت لێ بێتن ئەم شەو لە قەزای سۆران چۆن شەوی لەیلەتول قەدر بەرز و پیرۆز ڕائەگرن. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله. دیارە ئەو شەوی 27 لەیلەتول قەدرە لەو شەوەدا الحەمدولله مسلمانانی خەڵکی سۆران بە بورکینێکی زۆرەوە ڕویان لە مزگەوتەکان کردووە بە تایبەتی ئەو مزگەوتەی ئێستا ئێمە لێینا
هەموو شوێنەکان پڕ بووە الحەمدولله سەربان حەوشە هەموو شوێنێک پڕ بووە خەڵکی سۆران سەلماندیان کەوا خواپەرستن کەوا ئیسلام دۆستن کە حەزیان لە خواپەرستیە بە تامە بەردگار بۆیدا ئینشاءالله ئەو مسلمانانەی لێرەنا لە هەموو شوێنەکەن ئەو شەوای زیندوو دەکەنەوە لەو ئەجر و پاداشە بێبەش نابن و خوای پەروەردگار پاداشیان دەداتەوە ئینشاءالله. داواکارم لەو گەنجە بەڕێزانەی ئێستا ڕویان لەو مزگەوتە کرد وڵی ئازان دیارە هاوکارانم لە زۆربەی شار و شارۆچکەکان دیمەنی مزگەوتەکانمان بۆ دەگوازنەوە کەوا مسلمانانێکی زۆر بە جۆش و خڕۆشەوە بۆ ئەنجامدانی دوعا و وەروە پەرستش دەچنە مزگەوتەکان وەک هاوکارانمان لە زانیاریەکان پێیان ڕاگەیاندین زۆربەی شار و شارۆچەکان مزگەوتەکان هێندە قەرەباڵخێن شوێنی دانیشتنی ڕەنگە هێشتا زۆر کەم بێت وەک لە دیمەنەکان دەرەکەوێت هاوکارمان ڕامیار دیمەنی نوێژمان بۆ دەگوازێتەوە لە مزگەوتی خێرخوازانە لەوێ وەک لە دیمەنەکان دەرەکەوێت مسلمانان خەریکی ئەنجامدانی نوێژی سونەتن بە شێوازی جەماعات کە ئەمەش وەکو بەشێک یاخود جۆرێک لە یەکێک لەو عیبادەتانەی ترکەوە لە شەوانی قەدر ئەیکەن مسلمانان لەم شەوانەدا بە دەرفەتی دەزانن لە خودای گەورە بپاڕێنەوە بۆ ئەوەی بتوانێت دوعا و وەروە پرسەکان گیرا بێت. بەڵێ دیارە وەک دیمەنەکان دەبینن ئەوە دیمەنی بەشێک لە نوێژ. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الحاقة ما الحاقة وما أدراك ما الحاقة كذبت ثمود وعاد بالقارعة فأما ثمود فأهلكوا بالطاغية وأما عاد فأهلكوا بريح صرصر عاتية سخرها عليهم 7 ليال و8 أيام حسوما فترى القوم فيها صرعى كأنهم أعجاز نخل خاوية فهل ترى لهم من باقية وجاء فرعون ومن قبله والمؤتفكات بالخاطئة فعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية إنا لما طغى الماء حملناكم في الجارية لنجعلها لكم تذكرة وتعيها أذن واعية فإذا نفخ في الصور نفخة واحدة وحملت الأرض والجبال فدكتا دكة واحدة فيومئذ وقعت الواقعة وانشقت السماء فهي يومئذ
واهية والملك على أرجائها ويحمل عرش ربك فوقهم يومئذ ثمانية يومئذ تعرضون لا تخفى منكم خافية فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. سمع الله لمن حمده. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. وأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيه ولم أدر ما حسابيه يا ليتها كانت القاضية ما أغنى عني ماليه هلك عني سلطانيه خذوه فغلوه ثم الجحيم صلوه ثم في سلسلة ذرعها 70 ذراعا فاسلكوه إنه كان لا يؤمن بالله العظيم ولا طعام إلا من غسلين لا يأكله إلا الخاطئون فلا أقسم بما تبصرون وما لا تبصرون إنه لقول رسول كريم وما هو بقول شاعر قليلا ما تؤمنون ولا بقول كاهن قليلا ما تذكرون تنزيل من رب العالمين ولو تقول علينا بعض الأقاويل
لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين وإنا لنعلم أن منكم مكذبين وإنه لحسرة على الكافرين وإنه لحق اليقين فسبح باسم ربك العظيم. سمع الله لمن حمده. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. وەڵایزان دووبارە سڵاوتان لێ بێ سەرنجتان بۆ چەند بابەتێک ڕادەکێشم کە یەکێک لەوانەیە ئەوەیە کە گرنگترین ئەو عیبادەتانە چین لە شەوانی قەدردا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامی داوە. لە دەشەی کۆتاییدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندین هەوڵ و کۆشی زیادی ئەنجام داوە لەوانە نوێژکردن، سەدەقە، قورئان خوێندنی زۆر و نوێژێکی زۆری تێدا ئەنجام داوە لەگەڵیشیدا دعا و پاڕانەوەیەکی زۆری لەو شەوانەدا ئەنجام داوە. لە یەکەم عیبادەت کە ئەنجامی داوە زیندووکردنەوەی شەوی قەدر. ئەگەری ئەوە هەیە کە مەبەست لێی زیندووکردنەوەی شەو بە تەواوەتی ئەوە بوو بێت کە نەخەویت، چونکە لە فرموودەیەکدا دایکە عایشە دەگەڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 20 شەوی ڕەمەزاندا نوێژی دەکرد و دەخەوت و
بەڵام کە دەشەی کۆتایی دەهات قۆڵی لێ هەڵدەکرد و خۆی دەپێچایەوە و ئەتوانرێ بوترێ مەبەست لێی زیندووکردنەوەی ئەو شەوە بووە و هەروەها بە خەبەرهێنانی خێزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم دەشەوەدا خێزانەکانی بە خەبەر دێنا بۆ نوێژ سفیانی سەوری دەڵێت پێم خۆشە کاتێک کە دەشەوەکە دێت بە شەوان زیاتر کۆشش بکەم و لە عیبادەت و پەرستیشدا خێزان و منداڵەکانیشم بە خەبەر بێنم بۆ نوێژ ئەگەر لە توانایاندا هەبێت یەکێکی دیکە لەو شتانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامی داوە دوورە پەرێزی بۆ لە ئافرەت ئەمەش کردەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خۆی دەپێچایەوە و ئامادەباشی دەکرد بۆ خواپەرستی کە ئەمەش ئاماژەیە بۆ دوورگرتن لە ئافرەت و جیماع نەکردن وهروەها گەڕان بە دوای شەوی قەدر و زیندووکردنەوە لە بە عیبادەت لە سونەتەوە کە بە دوای شەودا شەوی قەدردا بگەڕێت و بە نوێژ و قورئان خوێندن و زیکر و دوعا زیندوی بکەینەوە لەبەر ئەم فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت لە دەشەوی کۆتایی ڕەمەزاندا بە دوای شەوی قەدردا بگەڕێن وهروەها دەفەرمێت ئەوەی شەوی قەدر زیندوو بکاتەوە کە باوەڕی پێی هەبێت و بە ئومێدی پاداشتەوە ئەوە خوا لە تاوانەکانی پێشووی خۆش دەبێت ئەمە جگە لەوەی کە خواپەرستی لەم شەوەدا باشترە لە 1000 مانگ کە بە دەقیقی دەکاتە 83 ساڵ و 3 مانگ دیاریکردنی شەوی قەدر بۆچوون و تەیزانایان جیاواز و هەمەجۆرە سەبارەت بە دیاریکردنی شەوی قەدر ئەوەش لەبەر جۆراوجۆری بەڵگەکان لەسەری وەڕای دروست ئەوەیە کە ئەم شەوە لە ڕەمەزاندا لە دەشەی کۆتاییدایە و دروستترین ڕاش ئەوەیە کە هەر دەشەوەکە بە دوایدا بگەڕێت و زیندوی بکەیتەوە بە عیبادەت بە مەبەستی گەشتن بە فەزڵ و چاکەی ئەو شەوە بۆی دەرچین لە ڕای جیاوازی ئەهلی عیلم دەست خۆشدان یار سپاس بۆ زانیارەکانی خوا خێرێ بنووسێ ئیشەڵڵا خوای گەورە ئەم دەشەوەی کۆتایی و تەواوی عیبادەتی و پرسەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول کردبین ئینشاءڵڵا دەچینە لە شاری ڕانیا لە شاری ڕانیا لە مزگەوتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس نوێژێک دەگوازینەوە بۆتان بە هاوکاری هاوکارەمان کاک پێشەوا قادر قورئان خوێنی بە ناوبانگی کورد لەوێ پێشنوێژی دەکا بینەری ئەو نوێژە دەبین أفعينا بالخلق الأول بل هم في لبس من خلق جديد الله سمع الله لمن حمده الله 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 بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاء
إياه في العذاب الشديد قال قرينه ربنا ما أطغيته ولكن كان في ضلال بعيد قال لا تختصموا لدي وقد قدمت إليكم بالوعيد ما يبدل القول لدي وما أنا بظلام للعبيد يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب واصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد الله سمع الله لمن حمده الله 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 السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله دووبارە سڵاوتان لێبێ عزیزان تاعات و عیبادەت و پەرستشی هەموو لایەک قبول بێت دیارەوە بەشێک لە دیمەنەکانی مزگەوتەکانی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانن کەوا ڕێژەیەکی زۆر موسڵمانان لە مزگەوتەکاندا دانیشتون وەروە خەریکی دوعا و پاڕانەوەن خوای گەورە
بە گەورەی و میهرەبانی خۆی تاعات و عیبادەتی هەموو لای قبول کات ئامین ئەجمعین. بەڵێزان وشیار محەممەد لە دربەنی خانەوە ئامادەیە بەڵام پێشوی لە شارە زوورە ببورن ئامادەیە کە دیمەنی چەند مزگەوتێکمان بۆ دەگوازێتەوە بەڵام پێشوی بچمە لای هۆشیار دەمەوێت ئاماژە بە شتێ بکەم لە ئێستادا ڕاستەوخۆ لە قودس لە شاری ئەقسا زیاتر لە 90,000 مسلمان لەوێ بۆ مەراسیمی بەرزڕاگرتنی شەی قەدر ئامادە بوون بەڵام پۆلیسی ئیسرائیل پەلاماری داون بدڕندانەترین شێوە و زوڵمێکی زۆری لە مسلمانان و لە منداڵ و لە ئافرەتان کردووە لەم شەوە پیرۆزەدا دوعا دەکەین کە خوای گەورە زاڵمان لە ناو بەرێت لە ناویان بەرێت و مسلمانان لە هەر جێگەیەکەن سەریان بخام. بەڵازان دەچینە لای هوشیار سڵاوی خوا لێبێت دیمەنی عیبادەت و پەرستشەکانی مزگەوتمان بۆ بگوازەرەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی بەیان لە ئێستادا لە مزگەوتی عەبدولکەریمی مدەڕیسم لە قەزای شارە زوور کە ژمارەیەکی بەرچاو لە نوێژخوێنان و مسلمانانی ناوچەی شارە زوور و دەڤەری شارە زوور هاتوونەتە مزگەوتی عەبدولکەریمی مدەڕیس و لە ئێستادا دوای پێشکەشکردنی چەندین بەرنامە کە وتارووە لە هەمان کاتا سرود و لە ئێستاشدا کە نوێژ ئەنجامدرا نوێژی تەراویح نوێژی سونەت بە کۆمەڵ ئێستادا نوێژ خوێنان سەرقاڵی دەورەکردنەوەی قورئانی پیرۆزن کە ڕۆژانە و لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر ڕۆژە و جزئێک قورئانیان خوێندووە ئەم ڕۆژ جزئی 27ین دەخوێندن بە کۆمەڵ وەکو دەبینن سەرجەمچین و چێژەکان لە پیاوان و گەنج پیر بەتەمەن هەمووان لە مزگەوتەکەدان و بەردەوامن لە دەورەکردنی قورئانی پیرۆز من ئەمەوێ زانیاری زیاتر یاخۆت معاناتی زیاتر و لە هەمان کاتدا هەڵوێستی زیاتری مسلمانان لەسەر ئەم شەوە پیرۆزە بزانم سڵاوتان لێبێ وەکو هەوڵاتی وەکو نوێژخوێنێک باس لەوە بکە چی وای لە ژنابەت کردووە بەم شەوە بێدار بیت و بیتە مزگەوت بە شێوەیەکی گشتی چه هەستێکت هەیە و ئەمە تا چەند ئامادەبوونی هاوڕێکان بۆ براکان لە ناوچەکەدا تۆی دڵخۆش کردو. بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای گەورە. ئەم شەو شەوێکی پیرۆزە لە دینی ئیسلامە شەوی 27 ڕەمەزانە و شەوی لەیلەتول القەدرە کە زۆربەی زانایان کە هاوڕان کە ئەم شەو لەیلەتول القەدر بێ ئێمە لەخوا بزیابێ لە مزگەوتی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس چەند شەوێکی کە دانیشتوین لە مزگەوت خەڵکێکی زۆر مسلمانان لێرە هاوکار بوون و بەردەوام لە فەرزەکانە خەڵک ماشەڵڵا خەڵکێکی زۆر ئامادە بووە و لە نوێژی تەراویح تر شەوانەیە ئێمە دوای نوێژی بەیانیش ختمی قورئانەیە لە مزگەوتە پیرۆزەیە داواکانی لە خوای گەورە بیکاتە مای خێر بۆ هەموو مسلمان. چەند ئەم بە کۆمەڵ دەورەکردنەوە قورئانە بەگرنگ دەزانین کە لەوچێ بەشێکیان شارەزایەکی وتوانێ بەڵام کاتێک کردوێ لە قورئانەکە دەگەن هەم دەبێتە هۆی جۆرە دەرس خوێندن و زیاتر فێربوونی لە هەمان کایشابێ بەش نابن لە دەورەکردنەوەی قورئانی پیرۆز. وەڵا الحەمدولیلا خەڵکێکی زۆر و بەرچاو ماشەڵڵا ئامادە بوون لە ختمی قورئانە و ئێمە لە یەکی ڕەمەزانەوە بڵین هەتا ئەم شەو کە شەوی 27 بەردەوام بووین و الحەمدولیلا یعنی هەموو شتێک بە کۆمەڵ تام و چێژێکی زیاتری هەیە بە تایبەتی قورئان لێرەش لەخوا بەزیاوێ خەڵکێکی زۆر ئامادە بووە و کۆمەڵێک خەڵگێ بڵین لەوانەی هەڵەیەک هەبێت هەڵە خوێندنەوە هەبێت لە قورئانە لێرە بم دەوریاتە ئەو هەڵۆکەم و کوریانە بڵین دووبارە ناکاتەوە یا ئەمە دەوریەکی باشە بۆ خەڵکی بەعام. سپاس وەکو لە ڕاستەوخۆ پێشتری شاری سەی سادقەوە هاوکارم سۆی محەممەد ئاماژەی پێ کرد و لە خانمانیش لە ماڵەکان و لە هەمان کاتجا لە مزگەوتەکان لەو ناودانەیە مزگەوتەکان زیاتر لە نهۆمێکیان هەیە و زیاتر لە شوێنێکیان هەیە دەخانکراوە بە ئافرەکان و ئافرەتان شان بەشانی پیاوان لە ماڵەکان و لە هەم لە مزگەوتەکانیش بەردەوامن لە پەرستشەکانیان و ئەوەی کە سەرنجی ڕاکێشاومێکێک لەو دیمەنانە لە ئێستادا هاوڵاتیەک سەرقاڵی خوێندنی قورئانی پیرۆزەوە لە هەمان کاتیشدا ئەوەی کە تێبینیم کردو بەهۆی زۆری ژمارەی هاوڵاتیەکان و مسلمانانەوە دەتوانین بڵێن بە 2 کەس بە 3 کەس قورئانیەکان پێکان بەش نیشانەی ئەوەیە کە ژمارەیەکی بەرچاو لە
نوێژ خوێنان سەردانی مزگەوتەکان کردووە لە هەمان کاتدا خەڵک بە شێوەی گشتی و بە تایبەتی ئەم شەویش کە شەوی 27 بە شێوەیەکی جدیتر و ئەوەشی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی کارەوە نەهاتە بێت شەوی 27 کە بەهۆی ئەوەی وەکو میوانەکەشم ئاماژەی پێدا کە بەهۆی ئەوەی زۆربەی زانایان ئیشار بەوە دەدەن کە پێدەچێت شەوی 27 شەوی نازڵبوونی قورئان بێ بۆ ئاسمانی دنیا کە دواتریش کە بە شێوەی قۆناغبەندی دابەزی بەسەر پێغەمبەر و پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت و دیمەنەکانیش لە ئێستادا دیمەنی مزگەوتی عەبدولکەریمی مدەڕیسە لە قەزای شارەزور وەکو لە پێشتریشە ئاماژەم پێدا بەشێکی زۆری چین و توێژەکان بە خۆشحاڵیەوە بەشدارن و منداڵانیش یەکێکن لەو جیلانی کە بەشداریان کردووە و بەشێک لە مامۆستای ئاینی و مامۆستای ئاینی شارەزوریش ئەمە بە گرنگ دەزانن کە منداڵان ڕێگریان لێ نەکرێت لە مزگەوتەکاندا لەبەر ئەوەی هەر منداڵەکان کە لە ئایندەدا گەورە دەبن و پێویستەکە پەروەردەکردنی ئەوان پەروەردەیەکی ئیسلامی و قورئانی بێت بۆ ئەوەی کە کۆمەڵگە دوور بێت لە هەر ڕەفتارێکی و خودێکی نەگونجاو ئەگەر بکرێت یەکێک لە هەوڵەتیانە وەربگرم سڵاوتان لێبێ ئەتوانێت تەمام بۆ بکەن ناتوانم زۆر باشتر زۆر لێ ناکەم کە حاجی ئەتوانێت تەمام بۆ بکەین زۆر باشتر تەمام بۆ ناکەم بەڵام ئەمە زانیاریتم لە قەزای شارەزور ئەمە میلیتان دیمەنەکان لە قەزای شارەزور زۆر سپاس بۆ پەیامێرمان وشار محەممەد لە قەزای شارەزورۆ لەگەڵمانەوەیت. وڵی ئایزان ئەچینە شاری هەولێر لای هاوکارمان ئیدریس محەممەد سڵاوت لێبێ ئیدریس شەوانی قەدر لە شاری هەولێر چۆن دەگوزارێت؟ بینێرانی کەناڵی ئاسمانی پێم خوای گەورە تەڵاعات و عیبادەتی مانجی پیرۆزی ڕەمەزان و بەتایبەت دەشەوی قەدر لە سەرجەم مسلمانان پیرۆز بکات. بەڵێ ئەوەی لە دواوی من دیارە مسلمانانن لە نێو مزگەوتەکان بە شێوەیەکی گشتی دیارن و خەریکی وتار گوێگرتنن لە وتاردان. ماوەیەک لەمە پێش خەریک نوێشکردن و شەو نوێژ بوون بە زۆرێک لە زۆرەکان دوای نوێژی عیشا کە تەڕاویح ئەنجام دەدرێت دواتر لە شەوانێک لە کاتژمێر 12 بەدواوە نوێژ دەکرێت شەو نوێژ ئەنجام دەدرێت بە چەندین ڕکعات. لە ئێستادا ئەو مزگەوتێکەوە من لێم واتە ئەو مزگەوتەی من دێم نوێژەکەیان بەشێک لە نوێژەکەیان تەواو کرد و ئێستا ئیمام و خەتیبی ئەو مزگەوتە وتار بۆ ئەو نوێژ خوێنانە یاخود ئەو کەسانێکەوە هاتوون بۆ زیندوو ڕاگررتنی شەوانی قەدر وتاریان بۆ دەخوێنێتەوە. بەڵێ من دەمهەوێت بۆ زانیاری زیاتر یاخود بۆ وەرگرتنی ڕاو بۆ چوونی بەشێک لە هەم ئەو مامۆستایەکەوە پێش نوێژی دەکا هەمیش بەشێکی تر لە هاوڵاتیان وەرگرتن. مامۆستا سڵاوت دەبێت مامۆستا خۆشمەند زۆر سپاس دەکەم. ئەگەر پێم بڵێیت گرنگی زیندووکردنەوەی شەوی قەدر لە چیدایە و مسلمانان چۆن پێشوازی لە شەوی قەدر دەکەن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. خواهي قول القرآن بيروز هذا فرميت إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. خواهي قول كباسي قدر ذكا باسي ريزو بلوبا وبيز ذكا كوا قدر لبر أوي بقدرة چونك خواهي قول قرآن بيروزي تدادا بزاندو تخواروا چونك بقدرة لبر أوي خواهي قول القرآن بيروزي دا بزاندو لبو لوح المحفوظ كوا بكامل لو شوي دادا بزاندو كوا أجرو باداشتكشي خير من 1000 شهر كخواهي قول دا فرمي 1000 شهر واتا زيادة لهزار مانك بو إن شاء الله إما وكو مسلماني أو قركا كوا خواهي قورا كرتي قسمة أمصال كوا مزقوتا كان زور آودانا الحمد لله ببيرين ما يتندرستي كان لخوا بزاد نوێژ خوێنێکی زۆر زۆر ئامادە بوون ئەم شەو بۆ گوێگرتن لە وتاری مامۆستا و هەروە بەشداری کردن لە نوێژی ئەم مزگەوتە. لەم ساڵدا بەهۆی نەخۆشی کۆرۆناوە مسلمانان ڕەنگە بەشێک لە زۆرەکان ساردی ڕووی تێکرد بێتن. لەم مزگەوتە ماشەڵڵا دەبینم لە هەموو چینی توێژەکان خەڵکی لێ بەراورد بە ساڵان ساردی ڕووی تێ کردووە گەرمتر بووە چۆنی؟ والله تأکید ساردبوونەوە هەیە کە بەڵام الحەمدولله زۆر باشترە لە چاوپات. بەڵام ئەم شەو الحەمدولله مزگەوتەکە زۆر قەڵەبارغە لە چاو شەوەکانی تر کەوا شەوی 27ەکەوە ڕێی زۆر لەسەوەی کەوا شەوی 27 شەوی لەیلەتول قەدر بی کە لە شەوە تاکەکانە.
زۆر باشە دەست خۆش بێ مامۆستا خۆشمان سپاس دەکەم زۆر سپاس دەستان خۆش بێ یاخوا بەڵێ کاکشوان لە ئێستادا مامۆستای مزگەوتە وتارەکەی کۆتایی پێهێناوە دوای پشوویەکی چەند خولەکی هەوڵ دەدەن دەست بکەنەوە بە نوێشکردن و ئەنجامدانی شەو نوێش هەرچەندە کەسێکی تایبەت دیاری کراوە لە ئێستادا کەوا پێشنوێژیان بۆ بکات واتە ڕەنگە مامۆستاکە خۆی پێشنێژنەکە بەهۆی ئەوەی کەسێکی ترکە تایبەت کراوە دەنجی خۆشترە یاخۆت کە مسلمانان زیاتر پەلچێش دەکات بۆ ئەوەی بەجۆش و خڕۆشێکی زیاترەوە لە نوێژەکان یاخود لە زیند و ڕاگررتنی شەوانی قەدردا بەشدار بن. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەر بەیادی سەلاحەدینی ئەیوبی لە هەولێرەوە چینە قودس ڕاستەوخۆ لەوێ بەشێک لە نوێژی با بڵێن سونەت و وەرواشەوانی قەدری ئەوێتان بۆ دەگوازینەوە. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير واعف عنا يا كريم. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. الذين يظاهرون منكم من نسائهم ما هن أمهاتهم إن أمهاتهم إلا اللائي ولدنهم وإنهم ليقولون منكرا من القول وزورا وإن الله لعفو غفور. والذين يظاهرون من نسائهم ثم يعودون لما قالوا فتحرير رقبة من قبل أن يتماسا ذلكم توعظون به والله بما تعملون خبير. فمن لم يجد فصيام شهرين متتابعين من قبل أن يتماسا
فمن لم يستطع فإطعام 60 مسكينا ذلك لتؤمنوا بالله ورسوله وتلك حدود الله وللكافرين عذاب أليم إن الذين يحادون الله ورسوله كبتوا كما كبت الذين من قبلهم وقد أنزلنا آيات بينات وللكافرين عذاب مهين يوم يبعثهم الله جميعا فينبئهم بما عملوا أحصاه الله ونسوه والله على كل شيء شهيد. الله أكبر. سمع الله لمن حمده. ولك الحمد. الله أكبر. 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 الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ألم تر أن الله يعلم ما في السماوات وما في الأرض ما يكون من نجوى 3 إلا هو رابعهم ولا 5 إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معهم أينما كانوا ثم ينبئهم بما عملوا يوم القيامة إن الله بكل شيء عليم. ألم تر إلى الذين نهوا عن النجوى ثم يعودون لما نهوا عنه ويتناجون بالإثم والعدوان ومعصية الرسول وإذا جاءوك حيوك بما لم يحيك به الله ويقولون في أنفسهم لولا يعذبنا الله بما نقول حسبهم جهنم يصلونها فبئس المصير. يا أيها الذين آمنوا إذا تناجيتم فلا تتناجوا بالإثم والعدوان ومعصية الرسول وتناجوا بالبر والتقوى واتقوا الله الذي إليه تحشرون. إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا وليس بضارهم شيئا إلا بإذن الله وعلى الله فليتوكل المؤمنون. الله بەڕێزان ئەوەی کە بینیتان بەشێک بوو لە دیمەنی نوێژخوێنانی مزگەوتی ئەقسا لە شاری قودس کە لە ئێوارەوە پۆلیسی ئیسرائیل هەوڵی وەدەدات کە نوێژخوێنان لە دەوروبەری مزگەوتەکەدا کۆ نەبنەوە کە زیاتر لە 90,000 مسلمان ویستویان ئەمشۆ لەوێ نوێژ و پرستش ئەنجام بدەن بەڵام پۆلیسی ئیسرائیل ڕێگری لێکردون بە شێوازێکی زۆر بە تونوتیژی پەلاماری داون و بەڵام خۆشبەختانە نەیتوانیوە کە ڕێ لە مسلمانان بگرنەوە تا دەبینین کە مسلمانان توانیویانە نوێژ بە جەماعەت لە مزگەوتەکەدا ئەنجام بدەن. بەڵێ ئایزانینەوە بۆ سلێمانی لە مزگەوتی خێرخوازانیش بینەری ئەو عیبادەت و پەرست و نوێژکردنی مسلمانان دەبین. من يخشى ويتجنبها الأشقى
الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. سمع الله لمن حمده. الله 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 ئازانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە پرسیارێکمان ئاراستی ئێوە کرد لە پرسیارەکە تابان هاوکارانم تۆزێک بە وردی پرسیارەکەیان دانابوو بۆ ئەوەی ئێوە زیاتر بیر بکەنەوە و داداچوون بکەن لە پرسیارەکەش بەم شێوەیە
لە کام سوورەتی قورآن باسی جەنگی بەدر کراوە نەوەک ناوی بەدر براوە واتە خودی باسەکە باسی جەنگەکە لە سوورەتی ئەنفال باس کراوە بەڵام ناوی بەدر لە سوورەتی ئالی عیمرانی شێنراوە بەڵام خودی باسی جەنگی بەدر بە تەفاسیلی لە سوورەتی ئەنفالە بۆیە بەشێک لە هاوکاران بڵێم ئەو بەڕێزانی پەیوەندیان پێوە کردین وەڵامەکەیان تۆزێک لەبەرەوەی دیارە زانیاری و معلوماتیان هەبووە بەڵام گوێبیستی پرسیارەکە یاخود بە باشی لی تێنەگەشتون وەڵامەکەیان بە ڕاستی نەزانی دوو لە لەو کەسانی پەیوەندیان کرد وەڵامە ڕاستەکەیان زانی کەوا سوورەتی ئەنفال بوو ئەو دوو بەڕێزەش لێرە ناویان هەیە دانیارگیان بەم شەوە پیرۆزە ئەڵڵا و بەخت دانەیەکیان هەڵگرە ئیشەڵڵا بزانین کێ بێ بە قسمەتی خاتو ئاشنا مەسعود لە هەولێر بڵێ دیارە خات و ئاشنا مەسعود هەڵە نەبم کۆتا پەیوەندیش بوو لەگەڵ یەکەم پەیوەندیە و وەڵامەکەیان زانی کەوا سوورەتی ئەنفال بوو گەر ئەمەژە بۆ خانمێش بڵێ داوا لە خات و ئاشنا مەحموود دەکەینە و ژمارە تەلەفۆنێکی ئێستاکە لەسەر شاشەی پەیام هەیە 1950 552 لای بۆم ناخوێنرێتەوە لێرەوە ئەوە دانیار چەندە 28 85 1950 خات و ئاشنا مەحموود ئەو ژمارە تەلەفۆنی لەسەر شاشەکەیە بەیانی پەیوەندی بکا بە هاوکارانمانەوە بۆی تەواو معلوماتی و زانیارەکانی خۆی لێوەربگرێت بەڵێزان بە یارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆلەوە کە تا ئێستا لەگەڵمان نابوون لەخوای گەورە دەپارڕێنەوە کە تا ئێستا کە لەگەڵمان نابوون بە عیبادەت بۆیان بنووسێت کە زۆر ماندوون لەگەڵمانە لە ستافی کامێرەمان و لە ستافی کۆنتترۆل و دەنگ بڵێ دانیار قسەژە فەرمووی ئەمان تا ئێستا لەگەڵ ئێمە ماونەتەوە دوای ئێمەش هەر دەمێنەوە لەگەڵ شاشەی پەیام بە دیار شاشەی پەیامەوە زۆر هیلاکن بەم شێوەیە بڕگە و بابەتەکانی ئەم شەوی پەیامی ڕۆژمان عەفوان مێهری ڕەمەزانمان پێشکەشکردن خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بکات لە دوعای خێر بێبەشمان مەکەن بە تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ Thank you.